یەکەممان و سەرتامان باس لە کەمپینێکی نێودەوڵەتی ئەەکەین کە لە ئێستادا بەڕێوە ئەچێت و هەموو کەسێک ئەتوانێت لە ڕێگەی هاشتاگ و نردنی وێنەکانی بەشداری لەم کەمپینەدا بکات. هەرێمی کوردستانیش بەشدارە تێیدا و کۆمەڵێک کەسایەتی سیاسی و هونەری تێیدا بەشداریان کردو هەتا ئێستا و ئێمەمانێت بزانین تا چەند گرنگە کە ئەم کەمپینە بەردەوامی هەبێت و ژنان و پیاوانی کوردستانیش بەشداری تێدا بکەن. هەرێک لە ئێمە بە ئەرکی خۆمانی بزانین بەشداری تێدا بکەین بۆ ئەوەی کە یەکسانی جێندەر بخۆکەنین لە هەرێمی کوردستاندا. هەر بۆ مەبەستەش مامۆستا ژیان جەلال چالاکوانی بواری ژنان بە شێوەیەکی ڕاستە و خۆ لامانە. ژیان خان سڵاو لێ ببیانیت باش دەکەم بەخێراتیت. ئەمەوێت سەرتا باسێک لە جێندەر بکەین وەکو پێناسەیەک بۆ جێندەر بزانین جێندەر چییە؟ بەڵێ سوپاس. هەشتی مارس پیرۆزەکەین لە هەموو ژنانی جیهان و کوردستان بە تایبەتی و ئومێد دەکەین هەشتی مارسی ئەم ساڵ ببێتە دەواازەیەک بۆ گەیشتنی زیاتر بە مافەکانیان و کرانەوەی زیاتری کۆمەڵگا و دەسەبەری مافەکان و فراهەمکردنی ژیانێکی شایستەتر و ڕۆژێکی تەندروستتر بۆ هەموو ژنان و ئافرەتانی کوردستان بە گشتی. و یادی ڕاپەڕینەکانیش دووبارە پیرۆزەکەین کە ئەمڕۆ 29 ساڵی یادی ڕاپەڕینی شاری کۆیە پیرۆزەکەین لە هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان و بە هیوای ئەوەی کە لە کوردستانی ئازاددا دەستکەوتەکانی ڕاپەڕێنی زیاتر سوودی وەرگیرە و بتوانین هەمومان پێکەوە بژین. و ئەو سەبارەت بە جێندەر وەکو تێرم وەکو چەمەک لە دەکرێت بڵێن لە ساڵی 60ەکانەوە سەری هەڵدا لە کۆتایی 60 و سەرەتای هەفتاکانەوە لەگەڵ شەپۆلی دومی فێمینیزما وەکو چەمکێک هاتە ناو بزوتنەوەی ژنان لە سەرانسەری جیهانەوە. مەبەست چەمەک ئەو گزارشتە لەو پێکاتە کللتوری و کۆمەڵایەتی و ئاپوری کە بۆ ڕەگەزی دیاری کراوە بەوەی کە جیان لە پێکاتە بایۆلۆجیەکی کە هەر ڕەگەزێک بە جیا بە سروشت جیاوازە لە ڕەگەزی بەرامبەری. بەڵام جێندەر ئەو پێکاتە کللتوری یاخود و بەرگە کللتوری و کۆمەڵایەتیە کە بەبەری نێرومێدا دەکرێت و دیاری دەکات کە چ کارێک چ ئیشێک نێرایەتی و چژمەیەتیە واتە بەپێی کللتورەکان دەگۆڕێت بەپێی شوێن و جوگرافیەکان دەگۆڕێت. و ئەمە وای کردووە لەژێر ئەم چەمکە لەژێر ئەم ناوە زۆرترین تونند و توژی زۆرترین جیاکاری بەرامبەر بە ژن و ئافرەت کراوە لە سەرانسەری جیهانە بەوەی کە سنووری ئازادیەکانی ژن لەم چوارچەوێدا بەرتەسک کراوەتەوە و بۆتە هۆکارێک بۆی کە ساڵانێکی زۆرە شۆڕشی زۆر و هەنگاوی زۆر نراوە بۆ گۆڕانکاریکردن لە چەمکی جیاکاری جێندەری لەسەر جەمکایەکانی ژانی کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری و کللتوری فەرهەنگیبانە. و لە کوردستانیشە ساڵانێکە ئەم شۆڕشە دەستی پێ کردووەم جوڵانەوەی لەلایەن کۆمەڵێک چالاکوان و کۆمەڵێک لە ڕێکخراوەکانی ئەو بوارە. و لە کوردستانیش بە خۆشحاڵیەوە ئێستا هەنگاوی جددیتر رابەوەی کە جێندەر وەکو چەمەک زیاتر ئاشنا بکرێ بە خەڵک. ئەو بوو لە ساڵی 2011 بۆ یەکەم جار سەنتەری جێندەر لە هەرێمی کوردستان وەکو بەشێک لە زانکۆیەکی تایبەت زانکۆیەکی ئەهلیدا نەزرێنرا و لەبەر گرنگی بابەتەکە و فشاری ڕێکخراوەکان و بلانی پەیوەندیدار توانرا فشار لەسەر حکوومەتی هەرێم کوردستان دروست بکرێ بۆی کە چەندین سەنتەری وامانەوە خۆشحاڵە و ئێستا نزیکەی 30 سەنتەری جێندەرمان هەیە لەسەر جەم زانکۆ حکومی و ئەهلیەکانە. ژیان خان باست لەوە کرد کە بەپێی کللتور و ناوچە ئەگۆڕە و باست لە هەرێمی کوردستانیش کرد کە لەم ساڵانەی دواییدا کۆمەڵێک هەوڵ دراوە بۆ ئەوەی کە یەکسانی جێندەر بخۆکەنێت لە هەرێمی کوردستان. ئەمە بزانم کە کوردستان لە ئێستادا بەکوێ گەیشتووە لە ڕۆی جیاوازی جێندەرەوە و ئەو سنتەر و ڕێکخراوانی کە هەیە تا چەند ئامانجی خۆیانیان پێکاوە لە یەکسانبوونی ژن و پیاودا. بەڵێ تەبەن بەگشتی کۆمەڵگەی کوردی لە قۆناغی ڕاگوزەری کۆمەڵایەتیە واتە بەریەککەوتنی کللتور و تەحەداکردنی و ئاستەنگ و بربەستانی کە هەیە بە تایبەتی کللتور و باگراوەندی ڕۆشنبیری و ئاستی هۆشیاری کۆمەڵگەیەکێکە لەو بربەستانی کە دێتە ڕێگەی کارکردن لەسەر ئەو تەوەرە بە تایبەت دوای ڕاپەڕین و زەمینی کە لە کوردستان ڕەخسا لە سای ئازادی باشووری کوردستانەوە زەمینێکی وا ڕەخسا کە
ڕێکخراوەکان و کۆمەڵگەی بڵین ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و چالاکوان و بەتایبەتیش ڕێکخراوەکانی بواری ئافرەت لە کوردستانە بتوانن ئەو بواریان بۆ بڕەخسێ کە ئیش لەسەر ئەم تەوەرە بکەن و بیانەوێ کۆمەڵگەیەکی کوردی بنابنێن کە کۆمەڵگەیەکی مەدەنی بێت و یەکسانی جەندەری تایە پارێزراو بێ و هەر لە سەرەتای دەستکردنیان بە کارکردن لەو بوارەدا بێگومان یەکەم ئاستەن کە ڕوبەڕوویان دەبێتەوە کللتور و پەروەردەی کۆمەڵایەتی ئەم کۆمەڵگەیانەیە کە تا ڕادەیەک داخراوەوە بە ئێستاشەوە هەتا ئێستێمە بەریەکەوتنمان هەیە لەگەڵ ئەو کللتورە. بۆیە گۆڕانکاری لە کللتوریشە پرۆسێکی درێژخایەنە و ئاسان نییە. عقڵەتی کۆمەڵگا عقڵەتی پیاوسالاری لەم جۆرە کۆمەلگانەکە ڕێگ و ڕیشەی داکوتاوە بەرپەرجدانەوە و گۆڕانکاریکردن تێیدا بێگومان تووشی بربەست دەبن و ڕێکخراوەکانی ژنان و ئافرەتان لە کوردستانە ساڵانێکە دەستیان کردو بەم هەڵمەتە بەڵام ئەوەی کە هەتا ئێستاش لە پاڵ هەوڵەکانی ئەوان لە پاڵ ئەو هەوڵە جدیانی کە حکوومەتی هەرێمی کوردستانی ژناوێتی لە ڕێگەی دام و دەستگاکانیەوە لە ڕێگەی دەرکردنی چەندین یاسایی باش بۆ باشترکردن و پاراستنی ژیانی ئافرەت لە کوردستانە بەڵام ئەوەی کە دیقە دەدرێت هەتا ئێستاش هەڕەشە و مەترسیەکان بۆ سەرژن لە هەرێمی کوردستانە هێشتا بەردەوامی هەیە. بۆیە پێویستی بە ئیشی زیاتر و چڕکردنەوەی هەوڵەکان و کارکردنی دەستە جەمعیە. ژیان خان هەر باس لەسەر هەڕەشە و کۆمەڵێک کاری نشیاوە کە ئەکرێتە سەر ژنان ئەمەوێت باسێک لێ بکەین کە لە زۆرێک لە ڕاگەیاندنەکان و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕۆژانە بڵاو ئەبێتەوە چەندین کەس تەشیرەکەنە سەر خانمان و قسەی ناشرین بەرامبەر بە خانمانەکەن. ئەمەوێ بزانم کە ئێوە وەکو چالاکبواری بوانی ژنان و ڕێکخراوەکان چیتان کردو بۆیە ئەم تەشیرکردنە بوەستێنن لە هەمان کاتیشدا ئەگەر بەردەوامی هەبێت ڕۆژی ژن لە هەرێمی کوردستان چی بەسەریەت؟ بەڵێ تەبعەن فۆرمی توندوتیژی پێ قۆناغەکان گۆڕانکاری بەسەردادا ڕەنگە لە ساڵانی زووە فۆرمی توندوتیژی ئەو بوو کە ئافرەت لە سنووری ماڵەکانە زیندانی دەکراوە هیچ ئازادی چوونە دەرە و کارکردنی نەبوو یاخود ئازادی بڕیاردانی نەبوو لە ژیانی خۆی لە هەئوو بڕیارانی کە پێویستە بە ژیانی خۆیەوە بەڵام دەبینی ئێستا ئەو دۆخە گۆڕاوە ئافرەت لە ئێستا لە کوردستانە وجودێکی باشیە لەسەر جەمکایەکانە بەڵام دەبینیت ساڵ بە ساڵ فۆرمی توندوتیژیەکان لە برگێکی ترا دەگۆڕێ بەهۆی هاتنی شەپۆلی تەکنەلۆجیا و شۆڕشی سۆشیال میدیا لە کوردستانە ئێستا فۆرمێکی تر لە توندوتیژی دەکرێت بە تایبەت بۆ سەر ئەو ژنانی کە دیارن ئەو ژنانی کە جێدەستیان دیارە و لە دەیانەوێت ببنە بەشێک لە هۆشیارکردنەوەی کۆمەڵگە و ببنە بەشێک لە هۆشیارکردنەوەی ئەو دەنگی و ئافرەت و ژنانی کە لە کوردستانان و هێشتا لەژێر هەڕەشە و مەترسی و توندوتیژیان. بۆیە لەم ماوەیە ئەوەی کە تێبینیمان کرد چەند ماوەیەکە ینی چەند مانگێک لەمەوە پێش دەمانبینی کە ینی بەمەبەست ئەو هەڵمەتە دەستی پێکرده بوو کە هەمیشە هەوڵ دەدرا ئەو تەشیر و ناوزڕاندن و سوکاتێکی زۆر لە ڕێگەی هەتا کەناڵەکانیشەوە هەندێک بەرنامی کەناڵ و هەندێ لە پیج و ئەکاونت و سۆشیال میدیا بە تایبەت بۆ سەر ئەو ژنا چالاکوانانە و ژنانی کە دیارن جار لە هەر پۆستێکی جیا بن لە بواری سیاسەتا بن لە بواری کاری ڕێکخراوی و بواری ژنانا بن یاخود لە بواری میدیا کار بکەن و مەبەست لەمە سارکردنەوە و چۆنەڵی بەرتەستەکردنەوەی ئازادیەکان و هەروەها دووبارە دروستکردنی ڕێگری لە بەردەم ئەوانە و ڕێگریکردن و پەراوێز خستنیان و پاشەکشیان لەوەی کە بێنە مەیدان و بوونی خۆیان بسەلمێن و بتوانن تەوازونی یەکسانی جێندەری لەسەر جەمبوارەکانە بەرجەستە بکەن. بۆیە ئەم هەوڵانە هەبوون بەڵام ئەوەی کە جێگەی خۆشحاڵیە ئەوە بوو کە بم دوێیانە هەموو ڕێکخراوەکانی ژنان لە هەرێمی کوردستانە پێکەوە بەدەستە جەمعی هەوڵیاندا کە ڕوبەڕووی ئەم نەریتە ببنەوەن و نێڵن ببێتە دیاردەیەک لەبەروی چەند حاڵەتێکی وامان بینی و بیست کە بەداخەوە بە شێوەیەکی زۆر ناشرین تەشیر بوو بۆ ژنانەکرا بەڵام فشاری ئەوان یاخود بەرپەرجدانەوەی ئەوان بۆ خۆی وەڵامێکە بۆ سەرکوتکردنی ئەو دەنگانی کە پێیان وایە و دەیانەوێت ئیرادەکە بۆ ئاڕاستەیە بەرن کە ببنە ڕێگر لە بەردەم دەرکەوتنی ژنانی تر. مەڵێ ژیان خان با باسێک لەو بکەین تۆ بەڕێزت وەکو پارێزەرێک ئەمە بزانم باسێک لە
یاساکانی ژنان کەی لە ناو دادگادا یاساکانی ژنان تا چەند لە هەرێمی کوردستان بەرجەستە کراون تایبەت بە مافەکانی ژنان و ئەو پێشێلکاریانە چییە کە بەرامبەر بە خانمان ئەکرێت لە هەرێمی کوردستان؟ بەڵێ طبعا لە ڕووی یاساییەوە بڵێم کوردستان بە بەراورد بە زۆر لە وڵاتانی جیهان لە وڵاتانی بەتایبەت ناوچەکە هەنگای باشی ناوە لە ڕووی ئەوەی کە هەندێک بابەتەیە کە پێشتر بە یاسا ئەمە ڕێکخراوە بەڵام تعدیل و هەموارکردنەوەی تیاکراوە بەتایبەتی لە هەرێمی کوردستانە ڕاستە ئەمە یاسایی باری کەسێتی عێراقیمانەیە بەڵام هەندێک تعدیلات و هەموارکردن لە بەپێی لەلایەن پەرلەمانی کوردستانەوە بۆ جێبەجێکردنی ئەو یاسایی کە لە سنووری هەرێمی کوردستان و شارەکانی هەرێمی کوردستانە تایبەتە بە پاراستی مافی ژن ئەنجام درراوە و ئەمەیەکێک بوو لە هەنگاوەکان هەمەروەهایە دەرچوونی یاسای توندوتیژی خێزانی ژمارە 8 ساڵ 2011 کە خۆی یاسایەکی پوختە و یاسایەکە کە دەتوانێت فەراهەمی باشتری یاسایی یاخود پاڵپشتی باشتری یاسایی ژنامکە بەڵام ئەوەی کە هەیە ئێمە هەتا ئێستا گرفت لە جێبەجێکردنی یاساکانمان هەیە نەک خودی یاساکە و تا چەند مەساری ئەم ڕێرەوە یاسایی و ئەم سکاڵە یاساییانی کە دەکرێت لە ڕێگەی دادگاکانەوە بە بڵین خەتەواتی خۆیان ئەڕوا تا چەند دەستێوەردان ناکرێت تا چەند یاسا سەروەری خۆی دەنوێنێ بەتاخەوە عنی لە کەیسەکانی توندوتیژیا زۆرترین سڵح و زۆرترین چۆنەڵی سوکردنی سزا دەکرێت بۆ تاوانباران لەبەرەوەی کە پێیان وایە کە ئەمە هێشتا نەبووتە کللتورێک حتا کللتوری یاساییشمان کە توندوتیژی بە شتێکی ئاسان وەرنەگرین بە شتێکی سانا وەرنەگرین و ئەوەی کەسانی کە ئەنجامگەیەنەری توندوتیژین بە سزای خۆیان بگەن یاخود ئەوەی کە ئێستا بۆشاییە یاخود فەراغێکی یاساییە مەسەلەی ئەو هەڵمەتانەیە کە لە ڕێگەی سۆشیال میدیاوە ئەکرێت بەرەوەی زۆر جار ئەو پیج و ئاکاونتانە ڕەنگە کەسانی ناسراوی لە پشتۆ هیچ پێگەیەکی معروف نییە کە تۆ بچی سکاڵای یاسایی بۆ لایەنێکی دیاری کراو بکەی بۆیە دەبینی کۆنتڕۆڵکردنی زەحمەتە و زۆرترین کێشەی دروست کردووەکە ئێستا ژنانی کوردستان بەدەستەوە دەناڵێن ئەویش ئەو هەڵمەتە توندوتیژی و تەشیرکردانێک کە لە ڕێگەی سۆشیال میدیاوە بەرامبەریان دەکرێت. ژیان خان هەر لە کۆن تا ئێستا وا بووە کە زۆرترین توندوتیژی پیاوان بەرامبەر بە ژنان کردویانە ئەمە بزانم کە ژنانیش تا چەند دەستیان هەیە لەم توندوتیژیانی کەرام بەرامبەر بە ژنانی بەرامبەریان ئەیکەن وە تا چەند پێویستە ئەم توندوتیژیانە بوەستێنێت بۆ ئەوەی کە ژنێک مافی ژنێکی بەرامبەری نەخوات. طبعا توندوتیژی وەکو چەمەک پێوەستە بە ڕگەزێکی دیاری کراوە خۆت بڵێن ئەمە ڕگەزی نێرە و تاو توندوتیژی ئەوەیە توندوتیژی سیفەتێکە لە کەسایەتی ئینسانە ڕەبەر ڕەنگە نێر بێ ڕەنگە مێبێت بەڵام ئەوەی کە لەم کۆمەڵگەیانەیە زیاترە یاخود باوە ئەوەیە کە لایانی بەهێز لایانی بەهێزی چەوساندۆتەوە و لە سای کللتوری پیا و سالاریە لەبەروی زۆربەی دەسەڵاتەکان زۆربەی پڕیارەکان لە چوارچێوەی خێزانە لە دەستی پیاوە ئابووری خێزان بە دەستی پیاوە بووە کراو بە کائینێک یاخود ناوەندێکی دەسەڵات لە ناو خێزانە و ئەمە ژوای کردووە دەسەڵاتەکانی خۆی خراپ بەکاربێنێ و ڕگەزی بەرامبەر بچەوسێنرێتەوە بۆیە کاتێک کە دێنە سەر مەسەلەی توندوتیژی و باسی چەمکی توندوتیژیەکرێت ڕاستەوخۆ زاویەکە و یاخۆ فۆکسەکە لەسەر پیاوە بەڵام لەگەڵەوەشدا بێگومان ژنیش خۆی لە خۆدا ئەو سیفەتانەش هەیە تایەتی کە توندوتیژە و توندوتیژیش بەزەوە نییە کە مەسەلەن لێدان بێ زۆر جار توندوتیژی دەرونی کە تۆ بوختانێک یاخود تۆمەتێک بۆ کەسێکی بەرامبەر یاخۆ ڕێگەریەکی بۆ دروستەکەی ڕکەبەرایەتێکی لە بواری کارکردنە ئەمانە هەمووی کاریگەری زۆر نەرێنی و نیگەتیفی هەبێت لەسەر کەسی بەرامبەر بۆ ئەوەی کە گرنگە ئێمە خۆمان یەکەم هەنگاو بۆ ڕوبەڕووبوونی و بەرپشدانەوەی ئەو توندوتیژی بەرامبەرمان لەلایەن ڕگەزی بەرامبەرەوە کرێ ئەوەی کە خۆمان لەناو خۆمانە توندوتیژ نەبین بەرامبەر بە یەکتری و بتوانین ڕێگەی یەکتری کراوە بکەین نەک ببینە ڕێگری لە بەردەم یەکتریاوە ئەوەشی گرنگە کە ڕێکخراوەکانی ژنان لە کوردستانە هەمویان پێکەوە کار بکەن بە تۆ ڕێک و بتوانن بووی کە دەنگیان باشتر بگا فشاری باشتر دروست بکەن و بتوانن ببنە نوێنەرێکی ڕاستەقینەی ژنان لە کوردستانە.
ژیان خان هەر لەسەر کاری یاسایی ئەوەک ئەبینین کە ڕۆژانە کۆمەڵێک ڕووداوی نەخوازاو ڕوئەدەن و زۆربەی ڕاگەیاندن و تەواوی تۆڕە کۆمەڵاتیەکان ئەگرنەوە، بەڵام لە دوای بڵاوبوونەوەی ئەم کەیسانەی کە ژنانی تێدا ئەکوژرێ سوکاتی بەرامبەر بە ژنانەکرێ، بەڵام ئەم کەیسانە ئەکرێ و کەس نازانێت چی بەسەرایەت. ئەمە بزانم تا چەند ئەبێتە هۆکارێک بۆ زیادبوونی توندوتیژی بەرامبەر بە ژنان لە هەمان کاتیشدا پێویستە چی بکرێت بۆ ئەوەی کە نەبێت وەکو خۆدوتت بە دابوونەریتێک ئیتر ڕۆژانە توندوتیژی بەرامبەر بە ژنان بکرێت؟ طبعا لانی یاسایی یاخود جیهەتی ئەمنی ئەوانی کە کاتێک کەسێک ئەم حاڵەتە دەکات و ئەبتاوانە بەرامبەر بە ژنێک بە ئافرەتێکەکە لە کوردستانە، بێگومان ئەوە کاری یاسایە کە چۆن سەروەری خۆی بنوێنێ لە ڕێگای مەسەلەن ئەوەی کە هەیە دەکرێت تۆ سکاڵای یاسایی بکەی، بەڵام ئایا سکاڵای یاسایەکە تا چەند جێگەی خۆی دەگرێت، تا چەند یاسا لەم بە شێوەیەکی دادپەروەرانە لەم جۆرە کەیسانەدا بڕیار دەرەکات. بۆیە ئەوەی کە گرنگە ئێمە بتوانین هەمومان پێکەوە بەتایبەت ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بتوانین بەدەستە جەمەی کار بکەین، بۆی یەکەم جار بتوانین جێدەستمان دیار بێەوە پێکەوە ڕێگیری بین لە هەموو ئەو هەوڵانی کە ئاڕاستەکردنە بەرەو پاشەوە کەوتنی کۆمەڵگەانی دووبارە دواکەوتنی کۆمەڵگە و پەراوێزخستنی ژن و هێشتنەوەی لە سوچی ماڵەکانە و ڕێگریکردنی بۆی کە لە بواری جاکار بێ لە بواری سیاسەتە لە هەر بوارێکا بتوانێت جێدەستی خۆی دیاریکە. بۆیە ئەگەر هاتوو ئەم جۆرە تەشیر و سوکاتی پێکردانە زیاتر ببێتە نەریتێک، بێگومان کاریگەری و دەرهاویشتی هێچگار خراپی دەبێت لەسەر زەهنەتی کۆمەڵگا، لەسەرنەوەی داهاتوو لەسەر پەروەردەی خێزانەکان. ئێمە ئەوەی کە هەوڵی بۆ دەدەین چەندین ساڵە ئەوەیە کە ئێمە بتوانین پەروەردەی خۆمان بگۆڕین، پەروەردەینەوەی تازە بگۆڕین، بۆ ئەوەی کە لە داهاتووە نەتیجەی ئەو پەروەردە تازەیە ببینینەوە کە ئایا تا چەند پەروەردەیەکمان بنیادناوە کە باوەڕی تەواوی بە ماف و یەکسانی جێندەری لە نێوان ڕگەزی نێرومێ هەیە. بەڵام ئەم جۆرە هەوڵانە چی بکرێت ئێوە وەکو پارێزەرێکی ژن و ئەوانەیشی کە لە بوارەکەی بەڕێستا کار ئەکەن و وەکو یاساش پێویستە چی بکرێت بۆ ئەوەی کە ڕێ لەم حاڵەتانە بگیرێت؟ بەڵێ طبعاً لە ڕووی یاساوە ئەوەی لانی یاسایی بەرپرسە لەوەی کە دەبێت بە هیچ جۆرێک نەهێڵێت کە بە هیچ پاساوێک ئەم کەسانە لە یاسا دەرباز بنوە، ئەوەی کە سزای خۆیەتی ئەو تاوانە بەپێی باقدەرت ئەو تاوانی کە کردوێتی کە تاوانی تەشیر و ناوزڕاندرا بەپێی یاسای سزادانی عراقی بەپێی مادەیەک کە سزای خۆی هەیە سزای ئەو کەسە بدرێ. بەڵام کاتێک کە یاسا سەروەر نەبێت یاخود جۆرێک لە بێباکی هەبێ بەرامبەر بەم جۆرە حاڵتانە و ئەمە بێگومان ڕێگە خۆشکەرە بۆی کە ببێتە دیاردا. بەڵام ئەوی کە گرنگە دیسانەوە بەرپەرشدانەوە و وەستانەوەیەتی پێکەوە جا میدیاکان لەلایەکە بتوانن ئەوان بەرپەرچی ئەم جۆرە کەسانە بدەنەوە و بەرپەرچی ئەم جۆرە نەریتە بدەنەوە لە ڕێگەی هۆشیاری زیاتر، لە ڕێگەی ئەوەی کە بتوانین هەمومان پێکەوە کۆمەڵگەیەکی مەدەنی بنیادنین، نە کۆمەڵگەکەمان چەندین هەنگاو بگەڕێنینەوە بۆ دواوە. و هەروەها ڕێکخراوەکانی دیسانە بتوانن فشاری تونتر بکەن و بۆ سەر دام و دەستگاکانی حکومەت بۆ سەر جیهەتی یاسایی بۆی کە بە هیچ جۆرێک چاوخشاندنی نەبێ یاخۆ چاوپۆشی نەبێ لەوەی کە سزاکانی سەر ئەم کەسانە ئاسان بکات، چونکە بە سزاگەیاندنی ئەو کەسانە بۆ خۆی دەبێتە وانەیەک بۆی کەسانی تریش چاولەم نەکەن و حاڵەتەکان نەبن بە دیارداستە. ژیان خان وەک بە ڕێز دووست ژنان لە ئێستادا بەهۆی ئەو گیانگیری و پێشکەوتنی جیهانەوە وەکو پیاوان ئەتوانن بەشدار بن لە ئابۆری ماڵدا و وەکو پیاوان ئەتوانن شان بەشانی پیا و ئیش بکەن بۆ ئەوەی کە بژێوی ڕۆژانی خۆیان پەیدا بکەن. ئەمە بزانم کە تا چەند ئەمە گرنگە و تا چەند ئەبێتە هۆکارێک بۆ نێشتنی جیاوازەکانی نێوان ژن و پیا و ئەو توندوتیژیانی بەرامبەر بە ژنانەکرێت. بەڵێ بێگومان لانی ئابووری یەکێکە لە کۆڵەکە هەرە ئەساسەکان بۆ ڕاگررتنی باڵانس یەکسانی جەندەری. ڕاستە مەسەلەن لایەنی کللتور و پەروەردەیەکێکە لە هۆکارە ڕئیسیەکان بۆ جیاکاری جێندەری، بەڵام یەکێک لەو ڕێگەیان و وەسیلانی کە تۆ دەتوانیت بەرپەرچی جیاکاری جەندەری پێ بدەیتەوە لایەنی ئابووری و سربەخۆی ئابووری ئافرەتە. لە کوردستانە خۆشبەختانە چەند ساڵێکە و زەمینەیە ڕەخساوە کە ژن لە هەرێمی کوردستانە لە بوارە جیاجیەکانە توانێتی کار بکە بێتە ناو ناوەندی کارەوە، جا لە هەر بوارێکی جیاجا
جیاوازە بێ. ئەوەی کە گرنگە بێگومان ئابووری سربەخۆ یەکێکە لەوانی کە تا ڕادێک وا دەکات ژن لەسەر پێی خۆی بوەستێ و بە دوور بێ لەو جۆرە توندوتیژی کە پێوترێت توندوتیژی ئابووری. ئەویش ئەوەیە کاتێک کە بژێوی ئەو بەدەست پیاوێکەوەیە و لە ڕووی بژێوی و لە ڕووی نەفەقە کێشانەوە توندوتیژی بەرامبەرەکرێ پێویستەکانی دابین ناکرێت. بەڵام کاتێک ژن لەو چارچێوە دێتە دەرەوە خۆی کارەکە لەسەر پێی خۆی دەوەستێ و خاوەنی ئابوورێکی سەربەخۆی خۆیەتی دەتوانێت تا ڕادەیەکی زۆر متمانی بەخۆی بێت، تا ڕادەیەکی زۆربوونی خۆی بسەلمێنێ لە کۆمەڵگە کە بێگومانە دواتر تەسیری هەیە لەسەر گۆڕینی عەقڵەتی کۆمەڵگەکەش کە کاتێک کە ژنێک دەبێتە نمونەیەکی سەرکەوتوو لە بواری کار و لە بواری دابینکردنی بژێوی خۆشی و خێزانەکەشیە. ژیان خان، وەک ئەزانین کە ڕۆژانە کۆمەڵێکی زۆر ژنانی هەرێمی کوردستان و جیهانیش سوکایەتیان پێ ئەکرێت توندوتیژیان بەرامبەر ئەکرێ لەلایەن خێزانەکانیان لەلایەن کۆمەڵگاکەیان، بەڵام پێیان ئەی بەباسی بکەن، پێیان ئەی بچنە لایەنی پەیوەندیدار باسی کێشەکانی خۆیان بکەن بۆ ئەوی چارەسەری بکەن. ئەمەوێت بزانم ئەو ژنانی کە توندوتیژیان بەرامبەرەکرێت ڕۆژانە و بەردەوامە لە توندوتیژی بەرامبەرکردنیان، ئەمەوێت بزانم کە چی بکەن بۆ ئەوەی کە بتوان ئەم توندوتیژیە بوەستێنن تا چەند مافی خۆیانە کە لایەنی پەیوەندیدار ئاگادار بکەنەوە لەو توندوتیژیانی بەرامبەریان ئەکرێت بۆ ئەوەی کە بتوانن ژیانێکی ئاسایی وەکو هەر ژنێکی تر لە هەرێمی کوردستان بژین. بێگومان نەخاڵی سەرەکی لەمەدا هۆشیاری ئەبوونی هۆشیاری پێویست لە لای ژن لە هەرێمی کوردستانە یەکێکە لەو وەسیلانی کە بێدەنگ نابێت لەوەی کاتێک کە ڕوبەڕووی توندوتیژێ بێت. جا توندوتیژەکە لە چارچێوەی خێزانێکی خۆیان بێ یاخۆ لە دەرەوەی خێزانەکەی خۆی بێت. لە کوردستانە بێگومان لەوش لەو ڕۆژهۆنگەی بانژراوە تەنها لە ساڵی 2019 نزیکەی 8,000 زیاتر لە 8,000 سکاڵای یاسایی لە شار و شارچکەکانی کوردستان لەلایەن ژنەوە تۆمار کراوە. بێگومان زیادبوونی سکاڵا و ڕێژەی سکاڵای یاسایی بۆ خۆی دەرخەری و ڕاستیە کە هۆشیاری تا ڕادێکی باش چۆتە پێشەوە و ژن توانوێتی ئەو هەنگاوە ببڕێک بۆی کە بۆ داواکردنی مافەکانی لە بێدەنگی هەڵنەبژێرێ بەڵکو لایەنی یاسایی هەڵبژێرێ. ئەمانە هەنگاوی باشن و ئەوەشی کە پێویستە ئێمە زیاتری بکەین بێگومان هەوڵی ڕێکخراوەکانە بە دەرەجە یەکەم ڕۆلی میدیایە تا چەند هۆشیاری زیاتر بڵاو بکاتەوە و دام و دەستگاکانی حکوومەت تا چەند زیاتر بە ئەرکی خۆیان هەستن کاتێک کە ئەو کەیسانیان ڕوبەڕووی دەبێتەوە و کەیسی توندوتیژی دەچێتە لایەن و لە ڕووی یاسایی و پاڵپشتی یاسایی ئەو ژنانە بن کە پێویستیان بە پاڵپشتی یاسایی هەیە و سزادانی تۆمەتباران و تاوانبارەکان بێگومان ئەمانە وا دەکات کە سکاڵای یاسایی ساڵ بە ساڵ وشیاری یاسایی ساڵ بە ساڵ لەلایەن ئافرەتانەوە بەروبەرزبوونەوە بچێت. ژیان خانۆکە زین لە کۆنەوە هاتووە ژنان بە کەمتر لە پیاوان سیرکراون و هەنێک پیاویش بەداخەوە هەنێک خێزان لە ئێستادا هەر بە هەمان ریتم بەردەوامە وەکو کللتورێکیان لێ کردووە کە خانمان کەمتر لە خۆیان سێر ئەکەن، خانمان بۆیان نییە بچنە دەرەوە ئیشی تایبەت بە خۆیانیان هەبێت، بۆیان نییە ڕای جیاوازی خۆیان دەرببڕن. ئەمە بزانم تا چەند گرنگە کە ئەمە نەکرێت بە کللتور و ڕێی لێ بگیرێت بۆ ئەوەی کە تەشەنە نەکات بۆ داهاتووش کاری لەسەر نەکرێت. بەڵێ وەکو باسمان کرد تەبان کللتوری پیا و سالاری شتێکی باوە لەم جۆرە کۆمەڵگەیانەیە و ئێماوەی کە هەیە خۆمان گونجاندووە لەوەی کە کۆمەڵگەکەمان کۆمەڵگەی تا ڕادێکی زۆرشتا نەریتی پیا و سالاری باڵە دەستی پیاوی بەسەرەوە ماوە. بەڵام ئەوەی کە ئێمە دەمانێ بیگۆڕین ئەوەیە کە چۆن بتوانین یەکەم شەدبوونی ئافرەدووک و خۆی بەهێزەوە بسەلمێنین و وای لێ بکەین کە ئەو کائینە زەعیفە لاوازە نەبێت کە وێنەی بۆ کراوە و پەراوێز خراوە. یەکەم شت بێگومان هەنگاوی یەکەم لای خودی ئافرەتەکە خۆی و چۆن خۆی دەسەلمێنێت، چۆن دێتە دەرەوە و سەرکەوتووی خۆی نیشانی کۆمەڵگەکە دەدات. ئەمە هەوا دەکات کە عەقڵێت و زەهنێتی کۆمەڵگە بگۆڕێ. بۆنەوەی داهاتوو بێگومانەوە پەروەردەی خێزانی بە دەرەجە یەکەم لەسەر دایک و باوکە تا چەند دایک و باوک لە پەروەردەی نوێیە توانیویانە میکانیزمی نوێ، شێوازی نوێ، فۆرمی نوێ لە پەروەردە
پەیڕەو بکەن کە یەکسانی جەندەری بپارێزن. جیا لەوە سیستمی پەروەردە لەولاوە هاوکارێکی زۆر باشە و یەکێکە لە کۆڵەکە ئەساسەکانی دنیا سیستەمی پەروەردە. بەڕێز سەرتا باست لەوە کرد کە سنتەرێک لە زانکۆیەکی ئەهلی کراوەتەوە تایبەت بە یەکسانی جەندەر. تا چەند گرنگە لە سەرجەم زانکۆکانی هەرێمی کوردستان ئەم سنتەرانە هەبێت تا بتوانن لە ڕێگەی پەروەردەوە یەکسانی جەندەر بخۆڵقێنن. لە هەمان کاتیشدا تا چەند گرنگە ئەم یەکسانیە بخرێتە ناو بوارەکانی پەروەردەی سەرەتایی بۆیە هەر مناڵان لە سەرەتای خوێندنیانەوە هەتا ئەو کاتی کە گەورابن لەسەر ئەوە ڕابهێنرێن کە ژنان و پیاوان هیچ هیچ جیاوازیەکیان نییە و ئەتوانن هەمویان وەکو یەک ژیان بکەن لە هەرێمی کوردستاندا. بەڵێ طبعاً بە دەرەجە یەکەم خێزان لە دوای خێزان سیستمی پەروەردە تا لایەت باخچەی ساوان و دەستپێکات قۆناغەکانی خوێندن ناوەندی دووەم بۆ پێگەاندنی هەر تاکێک. بۆیە ئەو ئایدۆلۆژیای کە فێرەکرێت ئەو کللتوری کە لەو پەروەردی و فێرەکرێت بێگومانم ببێتە ڕنگدانەوەی کەسایەتی و کەسە لە داهاتووە. پەروەردە لە هەرێمی کوردستانە لەبارەی یەکسانی جێندەریەوە هێشتا هیچ ئیشی جدی نەکراوە. بکردنەوەی سنتەرەکان وەکوتم ئێستا زیاد لە 30 سنتەر لە هەرێمی کوردستانە هەیە لە زانکۆ هەموو زانکۆ حکومی و ئەهلیەکانە کراوەتەوە کە بەشی تایبەتیان هەیە کۆرساتی تایبەتیان هەیە و ئەوشی ئەوەندەی کە ئاگادار بم ئێستا ئیشی ئەوە دەکرێت کە ئەو جەندەرە بکرێتە پرۆگرامی خوێندن لە قۆناغی سەرەتاییەوە بچێتە ناو مەنهەجی خوێندنەوە. بێگومان ئەم شتە دەبێتە چۆنەڵی هەوڵێکی زۆر جددی و هەوڵێکی زۆر باش و دەرەنجامی باشیشی ئەبێت. جیگەلەوەی کە خێزان دەبێت هەوڵی خۆی ببینێ دایک و باوک چۆن باڵانس یەکسانی جەندەری لە نێوان هەردوو ڕێگەزینێر و مێ لە پەروەردەیەکی بچووکە و دەست پێ دەکات. پەروەردەش بەلایانی دووەم پێویستە ئەو فەزایە بڕەخسێنێت کە یەکسانی جەندەری لە ناو سیستمی پەروەردە و مەنهەجی خوێندنا بەرپا بکات بۆ ئێمە بتوانین لە ئێستاوە بناغی کۆمەڵگەیەکی مەدەنیتر کۆمەڵگەیەکی کراوەتر شارستانیتر لە داهاتوە بنیاد بنین. ڕاستە. ژیان خان هەموو ساڵێک لەگەڵ هاتنی 8 مارس و ڕۆژی جیهانی ژناندا کۆمەڵک کار و چالاکی بەڕێوە ئەچێت. ئەمێ بزان کە ئەم کار و چالاکیانە کە بەڕێوە ئەچن تا چەند گرنگن و تا چەند ئەبنە هۆی یەکسانی نێوان ژن و پیا و وەگەزانی ئەم ساڵیش بەهۆی ئەو نەخۆشەی کە هەیە ئەم چالاکیانە نەکرا. ئەمێ بزانم تا چەند گرنگە کە بەردەوامیان هەبێت نەک ڕۆژی 8 مارس کە تایبەتە بە ڕۆژی ژنان بەڵکو ڕۆژانی تریش ئەم چالاکیانە بەردەوام بێت بۆ ئەوەی کە بتوانین هیچ نەبێت ئەگەر جیاوازیەکان زۆر نزیک نەکەینەوە بڕێک کەمتر بەرزی بکەینەوە. مەڵێ طبعاً بوونی چالاکی فعالیت لە بۆنەکانی تایبەت بەژن لە مەسەلەن 16 ڕۆژی بەرەنگاربوونی توندوتیژی لە 8 مارس لە سەرانسەری جیهانە زنجیرێک چالاکی و ڕێوڕسم بەڕێوە ئەچێت وەکۆی کە بینرا ئەم ساڵ بەهۆی ئەو دۆخە ناهەمواری کە هەموو جیهان و کوردستانیشی گرتەوە شتێکی وا و لە بلین چالاکی میدانی ئەنجام نەدرا لە پێناو خۆپارێزی و پاراستنی تەندروستی هەموو لایەکە. بەڵام بوونی چالاکیەکان بێگومان گرنگ نابێت تۆ بەس لە 16 ڕۆژی توندوتیژیە ئیش لەسەر کەیسیکەی توندوتیژی بکەیت و هۆشیاری بڵاو بکەیتەوە بەڵکو دەبێت ئیشکردن لەسەر عقلێتی کۆمەلگا بەردەوامی هەبێت واتە تۆ لە هەموو ڕۆژەکانی ساڵا بەرنامەت هەبێت چۆن بتوانین ئێمە لایەنی هۆشیاری وەلایەنی بەدواداچوون بۆ کەیسەکانی توندوتیژی تا چەند ئەو کەیسانە ئیشی جدی لەسەرەکریانی نەک تەنها کاتێک کە حاڵەتێک ڕوودەدات کەیسێکی توندوتیژی ئەبینی لە میدیاکانەوە هەفتەیەک دوان ئیشی لەسەرەکرێت و دواتر تەواو. بۆیە گرنگە ئێمە نەک 8 مارس نەک 25 نۆڤەمبەر بەڵام بەڵکو هەموو کاتێک ئیش لەسەر ئەوە بکەین و ئەم ساڵیش بێگومان وەکو باسم کرد چالاکی مەیدانی لە هیچ شوێنێک و بەڕێوە نەچووە زیاتر چالاکیەکان چالاکی تر بوون و لە ڕێگەی سوشیال میدیاوە. ژیان خانۆک و دوامین پرسیارم ئەمەوێت باسێک لەو کەمپینە بکەین کە لە ئێستادا بەڕێوە ئەچێت و تا چەند گرنگە هەمووان بەشدار بین لەم کەمپینە وەکو بەڕێز کە قوبات تاڵەبانی بەشداری تێدا کردووە و تا چەند گرنگە ئێمەش وەکو بەڕێزیان و کەسایەتی سیاسی و کەسایەتە ناوبانگەکان ئەمانیش بەشداری تێدا بکەن بۆ ئەوەی کە بتوانین یەکسانی
جێندەر لە هەرێمی کوردستان بخۆڵقێنین لە هەمان کاتیشدا تا چەند ئەم کەمپینە ئەتوانێت کە ئامانجەکانی خۆی بپێکیەوە چەند ڕۆژیش بەردەوامی ئەبێت؟ بەڵێ ئەمە بەهۆی دۆخەنا هەمواری کە لە کوردستانیشی کردەوە کۆبەندی ژنان دەتوانداش کوردستان کە گروپێکی تێکەڵین لە ژنان و ئافرەتانی سەرجەم پارتە سیاسەکانی کوردستان پێمان باش بوو کە کەمپینێکی میدیایی بکەین لە بەرەوەی کەمپینی ئەلکترۆنی یاخود سۆشیال میدیایەکێکە لە شێوازە مۆدێرنەکانی کەمپین کە ئێستا لە سەرانسەری جیهانەوە چالاکی بۆ ئەنجامە درێت وەکێکە لە شێوازە مۆدێرنە نەرمەکان بۆ داواکردنی ماف جیالەوەی کە مەسەلەن ڕێپێوان و یاخود بەیان نامی ناڕەزایەتی و گرتبوون و ئەمانە هەیە وەکو فشارێک دەخرێت بەڵام شێوازی با بڵێن مەدەنیانەتر هەیە کە لە ڕێگەی ئەم جۆرە کەمپینانەوە دەکرێت بۆیە ئەم ساڵ وەکو بەشێک لە پرۆژەیەکی نێودەوڵەتی کە بۆ 8 مارس ئامادەکرا بوو بە ناوی ئیچ فۆر ئیکوەڵ واتە یەکسانی جێندەری ئاماژە بۆ دروشم یەکسانی جێندەری لە هەرێمی کوردستانیشە ئێمە هەوڵماندام دەست پێشخەریە بکەین کەمپینێکی سۆشیال میدیا بکەین کە خۆشبەختانە دەنگدانەوەیکی باشی بەدوای خۆی داهێنا و ژمارێکی زۆر لە کەسانی دیار سیاسیەکان کەسانی هونەرمەند کەسانی ئاسایی لە هەموو چین و توێژەکان کەسانێک کە خاوەنی کارن مەسەلەن لە بازاڕەکان ئەو ژنانی کە فرۆشی هەندێک کەلوپەل و ئەوانش بەشداریان کردووە ژنانی ناو کەمپەکان بەشداریان کردووە ئەم ئامانجی کەمپینەکەمان یەکەم شت هەنگاونانە لەگەڵ ئەو هەنگاوە جیهانیانی کە لە بواری فشارە دروستەکرێت کە شێوازی مەدەنیانەیە بۆ داواکردنی مافێک بۆ گەیاندنی پەیامێک بە سەر و خۆمان بۆ گانی پامێک بە دەسەڵاتی سیاسی بۆ گانی پامێک بە ودام و دەستگا پەیوەندیدارەکان ئەم شازە مەدەنیەمان هەڵبژاردووە یەکەم شت ئەوەی دووەم ئامانجی ئێمە لەم کەمپینە ئەوەیە کە ئێمە بتوانین ئەمە بکەینە مۆدێلێک لە کوردستان بۆی کوردستانیش دانەبڕێت یاخود لە دواوە نەبێت لەو کەمپینە جیهانیانە وەسێمیش ئەوەیە کە ئێمە بتوانین دیسانەوە ئەو جۆرە مۆدێلە لە کوردستانە بۆ گەیاندنی پێیان بەو شێوازە نەرم و مەدەنیە لە بکەینە کللتوری لە هەرێمی کوردستانە و دوجار کاریگەری بێگومان ئەو کەسایەتیانەش کاتێک کە بەو شێوەیە بەرفراوانیە لە کەسانی هەمە جۆر لە شوێن و پۆستە جیاوازەکانە بەشداری لەم جۆرە کەمپینانە ئەکەن بێگومان کاریگەری لەسەر خەڵکانی تریش دروست دەکات و گەیاندنی پەیامێکی ئاشتیانەیە گەیاندنی پەیامێکە و کاریگەری دەبێت لەسەرەوەی کە هەمومان پێکەوە داوای یەکسانی جێندەری بکەین و هەڵی بۆ بین دەستەکانە خۆش بۆ هیوایین کە هەوڵەکانتان هۆکارێک بێت بۆ خۆڵقاندنی یەکسانی لە نێوان ژنان و پیاوان بەڵێ سوپاس بۆ ژیان جەلال چالاکوانی بواری ژنان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لامان بوو بڵێ ئازیزانم ئێستاش پێیان سەلام لە دەربەندی خان ڕاستەوخۆ لەگەڵمانە سەلام سڵاو لێ و بەیانیت باش بێت ئەمێ ئەچێت بەڵێ سپاس دیارە ئەمڕۆ ڕۆژی ڕاپەڕیندی شاری دەربەندیخانە 29 ساڵیادی ڕاپەڕیندی جەماوری شاری دەربەندیخان دیارە دوای سەرکەوتنی ڕاپەڕین لە شاری سلێمانی دەربەندیخان ئامادەکاری کرد بۆ ئەوەی لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا دژی دەسەڵاتی زوڵم و ستەمبی بەعسیەکان ڕاپەڕێەوە بوو لە ماوەیەکی کووردا تەواوی دەسەڵات و دام و دەستگاکانی حکوومەتی بەعس لە شاری دەربەندیخان پاکرایەوە دیارە قەزای دەربەندیخان بە نسبەت حکوومەتی بەعسەوە پێگە و شوێنێکی گرنگ بوو هەم بۆ ئەوەی کە هاوسدور بوو لەگەڵ وڵاتی ئێراندا کە لە شەڕی 8 ساڵەی عێراق ئێرانە بەکاری دەهێنا و هەم شوێنێک بوو بۆ پەلاماردانی گوند و دیهاتەکانی ناوچەی قەرەداغ کە دەربەندیخانی کردبوو بە حەشارگەیەکی گەورەی چەک و تەقەمەنی بەڵام ئەمانە هەمووی نەبوونە ئەوەی کە ڕزگاری بێ لە دەست تۆڵەی جەماوەر بووە لە ماوەی کەمتر لە 3 کاتژمێرە تەواوی دام و دەستگاکانی حکوومەتی بەعس لە شاری دەربەندیخان پاکرایەوە من سەرەتا بۆ چەند بەشداربوویەکەم لایە کە بەشداربووی ڕاپەڕینن سەرەتا شەچمە لای کاکڕەوف عەبدوڵڵا کە بەرپرسی کۆمیتەی دەربەندیخانەوە پەیامی پیرۆزبایی ڕۆژی ڕاپەڕینی شاری دەربەندیخانی پێ کاکڕەوفم کاتە باش لە ڕۆژی ڕاپەڕینی شاری دەربەندیخانە چ پەیامێک دێ هەر بم بۆنەوە
گەرمترین پیرۆزبایی ئاراستەی شاری خۆشەویستی دەربەندیخان و دانیشتوان و خەڵکە خەبات گێڕ و ڕێخستنە دێرینەکان و پێشمەگە دێرینەکان دەکەین کە ئەم ڕۆژە ڕۆژێکی مێژویی بوو لە مێژووی گەلی کوردستانە کە بەرامبەر زوڵم و زۆر و ستەمکارانی حیزبی بەعز خەڵک ڕاپەڕی و لە کاتێکی زۆر کەمە دام و دەستگا حیزبی و حکومەکانیان لە ناو برد و کۆتایان بە دەسەڵاتی بەعسیە ناو جارێکی تر ئازادی و خۆشبەختی و ژیانێکی بەختەوەر گەڕایەوە بۆ هەرێمی کوردستان و لەو زوڵم و زۆرە نالەباری کە بەسەر هەرێمی کوردستانە هاتبوو کۆتایی پێ هات و حیزبی بەعز کۆتایی بە دەسەڵاتەکەی هەیە. لەم ڕۆژە چ پەیامێکتان هەیە بۆ یەک ڕیزی و تەبایی نێوماڵی کورد؟ داوا لە هەموو لایەنە سیاسەکانەکەین کە ئەو زوڵم و ستەمەی کە لەوە پێش لێمان کراوە یەک ریزی و تەبایی و برایەتی لایەنە سیاسەکان ئەساسە بۆ پێشکەوتن و بۆ بەرەو پێشبردن بۆ دیموکراسی بۆ مافی مرۆڤ لە هەرێمی کوردستانە کە بتوانین ئەم وەزعە کە وەزعێکی باش هاتوۆتە پێش ئازادێکی باش هاتوۆتە پێش بەڵام بتوانین زیاتر گرنگی پێ بدەین و زیاتر ئارامی و ئاسایش و خۆشبەختی و ژیانێکی باشتر بەرەو پێش بەرین و بتوانین خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەین بتوانین جێی متمانەی کۆمەڵانی خەڵکی کوردستان بین. بەڵێ سپاس بۆ تۆ کاک ڕۆف عەبدوڵڵا، سپاس بۆ دیارە من ئێستا بەشداربوویەکی تر وەرەگرم کە ئاویش نەریمان حاجی فەتاحە گەنجێکی ئەو سەردەمە کە بەشداربوویەکی چالاکی ڕاپەڕین بووە ئەمانوێ باسی ڕاپەڕینی شاری دەربەندیخان ما بۆ کاک نەریمان ئەم کاتە باش ئەگەر بکرێ باسی ڕاپەڕینی جەماوەری شاری دەربەندیخان ما بۆ بکەیت. ئێمە پێشەکی بەخێراتتان نەکەین. ئێمە لە ساڵڕۆژی ڕاپەڕینی شاری دەربەندیخانە لە ئەمڕۆدا ئێمە کە وەکو ڕێخستنە دێرینەکان یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناو شارە چت و چالاک بووین، خۆمان ئامادە کرده بوو، شانەکانمان ڕێخستە بوو، پەیوەندیمان کردبوو پێشبەکە دێرینەکانەوە کە هاوکارمان بن، بەڕاستی هاوکاریشمان بوون. دوایەوە ئێمە کە ئەو ڕاپەڕینە ڕوویە زۆر سپاسی شاری دەربەندیخانەکەین کە هەموو بەیەکەوە بە یەک دەنگ و دەربەندیخان فرقەی 36 لێبوو کە موقعێک بوو هەم بۆ شەڕی ئێران عێراق هەم کارەبای لێبوو هەم سەدی لێبوو. حکومەت زۆر بایەخێکی گرنگی دابوو بە شاری دەربەندیخان لە ڕووی قوات و ئەمن و ئیستیخبارات و ئەوانەوە. ئینجا بۆ بەکارهێنانی ئەم هێزەش بۆ ئەنفالکردنی سنووری قەرەداغ ئەم هێزانی بەکار ئەهێنا. یعنی ئاسان نەبوو کە ئێمە ئەو ڕاپەڕینە مەزنەمان لە دەربەندیخانە سازدا و هەموو جەماوەری دەربەندیخان زۆر کینە و ڕق لە دڵ بوون بەرامبەری ڕژێم هەمووی هاتە سەر جادە و هەمووی بە یەک دەست و بە یەک دەنگ هجوما بدە سەر فرقەی 36 و دامودەستگانی حکومەتی بەعز و زائیدەن ئیزاعای گەلی کوردستان باشترین پاڵنەر بوو، باشترین ئامادەکاری پێ ئەکردین کە هاندانێک بوو بۆ ئێمە بۆ جەماوەر کە ئێمە بتوانین لە ڕێگەی ئیزاعای گەلی کوردستانەوە زۆر سەرکەوتن بەدەستبێنین. کاک نەریمان تا چەند پەیوەندی بەهێز لە نێوان جەماوەر و شانە و ڕێخستنە نهێنیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە هەبوو بۆ جۆشدانی خەڵک بۆ ڕاپەڕین؟ زۆر باش بوو، زۆر بەقەوت بوو، زۆر ینی ترس و تۆقاندن نەما بوو. ئەوەیشی کە لەگەڵ ڕێزم هەیە لەگەڵ ڕێژەما بوو، ینی لەبەرەوەی ئیزاعای گەلی کوردستان ئەو پەیامەی دابوو کە هەمووی ینی بەیەکەوە بە یەک دەنگ ینی هین بووە بە یەک دەنگ هەستن و ئەوانە هەمووی بەیەکەوە بوو، یعنی بێ جیاوازی. ئەوانش ترسیان نەبوو لە ڕاپەڕینە هاوکاری هێزی پێشمەرگە و ئیزاعای گەلی کوردستان وەکو وتم پاڵپشتێکی باش بوو. کاک نەریمان لەو سەردەمەدا هەموو دلایەکە زانین ئامێری پەیوەندیکردن زۆر کەم بۆ یاخود نەبووە. ئێوە چۆن ئەتانتوانی پەیوەندی بە ڕێخستەکانی ترەوە بکەن؟ ئەمە ترس و کاتێکی زۆری پێویست نەبووە؟ وەڵی کە لەوە ڕژێم خۆی کە پەلاماری کۆیتی دابوو زۆر زەعیف بوو ئەو لە بینی یەکتریا ئێمە نامە هەبوو، قسە گۆڕینەوە هەبوو، برادرمان هەبوو سەردانی برادرانێک لە قەرەداغ بۆ نمونە کاک محەمەد کە عەبدوڵڵا زۆر جار هاتە لای من پەیامەکانی ئێمەی ئەبرد بە ئەوان ئەو هێنا کاس ئەسەسوور مامۆستا واحید تاکە کەس بوو کە چووە سەر منبەری مزگەوتی لە ناو بازار کە بانگەوازی کرد و هەموو خەڵکیش بە یەک دەنگ پشگیری کردین و لەگەڵمانە بوو و من زۆر سپاسی چەند برادێک شگەم کە برینار بووم هاوکارم بوون و کاک ڕەوفی یاسە شەوید ڕەوف لەگەڵ کەمالی مامپیرای ئێمە برینار بووین. لێرە کاک حەسەنی حەمەسوور کە کاتی خۆی لێرە بوو بۆ تەداوی و بۆ هاوکاری و ئەوانە هاوکارمان بوون.
کاک نەریمان قسەیەک هەیە دەوترێ ڕژێمی بەعس یاخود سەربازەکانی تاتوانیان مقاومەیان کرد و جەنگان بەرامبەری جەماوەری شاری دەربەندیخان بەڵام دوجار لە نیوەڕۆکایان لە ماڵانە دابش بوو بوون مامەڵەیەکی زۆر تەندروست و مرۆڤانیان لەگەڵاکردن ئێمە ئەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بوو پەیامەکانی وا بوو کە ئێمە هاوکاری ئەوانش بوون کە لەگەڵ ڕژێما بووە بە عەرەب و بە کورد و بە ئەوانەی کە جوندی بوون ئەمن بوون ئیستیخبارات بوون ئێمە بێجیاوازی ئەگەر یعنی بێجیاوازی کە دوای تەقەکردن و دوای ئەوەی پشتی تێ بکردینایە کە مەقاومەی نەکردایە بە هەڵەسێکی جوانەوە پێشوازیمان لێ کرد لەما دەربەندیخانیەکان بە تایبەتی ئێمە بەم کەبەرەوە بە ماڵانە بە کۆڵانەکانە نانمان بۆ کۆکردنەوە و لە مزگەوتەکان و لە ئەو قەلعەی ئەو بەر هەمووی کۆکرا بووە و خواردن و پێویستیمان بۆ بردن بێجیاوازی و زۆر هاوکاری جوندەکانی عێراقیش بووین کە تەسلیم بوون و ئێمە دوای ئەوەش کە ڕاپەڕینەکە کرا يعني لأوابو تقريبا قشتنا دوري نيورو بيش نيمرو أوابو حامد دربني خان تقريبا وقتم قائد فرقي اللي أبو أويل أبو كان كوبتريك هاتن بهاناي قاعد فرقة أنا وأبو تقام عليه كردن وكوبتركان قرانا وأنيش تسليم بونو كوبنا دسي هذي بيش برجو جماعة. دوتري خلقي دربندي خان هند داخل دلبون دوای رابرين وسركوتني رابرين شاري دربندي خان برو ناوچي گرميان وبتايبت باونور وكلار وخانقينش بريك. بالله أما دواء وكدربندي خان تاو وباكرا وهمو هي زغان بسيارو بحركة وبيسي خوي وبرو كلار ودربندي خان وبقرا تا خانقين روشتين دربندي خان ومنطقة السنوري بمو دربندي خان نزيكي هجده شهيد راوه براغاني كاك سلام رئيس شهيد فلاح شهيد صلاح براغاني كاك شهيد جوامير كاك فوا شهيد موفق يما نزيكي هجده لا الوحساء اما انا همو لا خانقين شهيد بون همو دربندي خان منطقة السنوري دربندي خان كلوي ام کەسانە شهید بوون بۆ تۆ کاک نەریمان سپاس دیارە منەچمە لای بەشدار بوویەکی تری ڕاپەڕین کە ئەویش کاک محەممەدە دیارە لە ڕۆژانی ڕاپەڕیندا ئەمیش پەیوەندێکی بەهێزی لەگەڵ شانە و ڕێخستنانیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە بووە لە ناو شارە کاک محەممەد ئەم کاتە باش ئەگەر بکرێ باسی ئەو پەیوەندیم بۆ بکەی کە لەگەڵ شانە و ڕێخستنانیەکانی شارە چۆن خۆتان ئامادە کرد بۆ ڕاپەڕینی دەربەندی خان زۆر سپاس بۆ کەناڵەکەتان من وەکو خۆم ئینسان بە پێشمەرگە پارتیزانەکانەوە بوو لە ئەوانەوە هەموو معلوماتێکم بوو لەبەرەوە جەهازێکمان بوو لەوێنە جەهازێ بوو شەیشاوە قسەی لەگەڵ سەرکردایەتیا کرد هەتا ئەوێ بۆ گەڕانمەوتی بەڕێز مامجەلال قسەی لەگەڵا کردین و بڕقەی بۆ داین وتێتی لەم ڕۆژانە شتێکی زۆر خۆش بەڕێوەیە ئەوان بەرەو شارەزوو بەڕێکەوتن و منیش هاتمە ناو دەربەنی خان تەمان دەربەنی خان شوێنێکی حەساس بوو نەیانێڵای بە هیچ لایەکە بڕۆین دەربەنی خان ئەم تنەی لە بوو هاموشەی تیا بکە ئەم تنێنە نەیەڵا بەرەو شارەزوو بڕۆین ئەمەی دەربەنی پردی دیوانەیش هەر نەیەڵا کەس بڕە لەبەرەوەی بەرەو قەراغ ڕێمان نەبوو حەسریان کردین هەتا تا نۆی مانگ ئیتری ئەمە هاتینە ناو شار کە هاتینە ناو شار لەوێنە خەڵکی خۆمان ئەوانەی کە ئینسالیان بە یەکێتی نیشتمانی کوردستانە بوو تەنزیمەکان کۆمەڵی پێشمەرگەی دێرینمان بوو زوو تەسلیم بوونەوە ئەوانمان کشتمان قسەمان کرد بە یەک و کۆبوونەمان کرد لە ماڵی ئێمە و خۆمانمان بۆ ئامادە کرد بۆ بەیانی زووەکەی شەو ئەوە بوو هەڵسیان ئێمە بەلاوە ئەو تنەی لەوانەگەر لە بەیانی زووە تقریبا سعادوی شەو بوو یەکی شەو بوو ئەوێمان گرت کە ئەوێمان گرت ئیتر زانیمان فەشل تێرن و بەیانی زوو هەڵسیین لە 4 قۆڵە لە 5 قۆڵە پەلەماری فیرقەی دەربەنی خارمادا بەڵام فیرقەی دەربەنی خان فیرقەیەکی بەقەوەت بوو فیرقەیەکی زۆر متەزەم بوو پرسیلاح بوو مقاومەیەکی زۆر گەوریان لەگەڵا کردین تقریبا 3 سەعات مقاومەیان لێ بەڵام ئێمە وەکو ئەوە نەبوو بڵێن وەکو مناڵ پەلەماری دێن ئێمە وەکو پێشمەرگە خۆمان ئاسایی پەلەمارماندا هەتا بەڵام پێشمەرگەی فعلیمان لەگەڵان نەبوو پێشمەرگان ئینسالیان پێوەکردنی وتیان ئێمە تێین ئەوان گەیونەوە بەمەوە بەڵام بەداخەوان نەگەینە ناو ئەینا کۆمەڵی ئیستیخبارات دەرچوو لە ڕووی ژاڵە ناو لە ئەو بەرەوە دەرچوو ئێنا هیچی نەمانێڵا هیچی دەرچێت کاک محەممەد باسی پەیوەندی بە پارتیزانەکانەوە کرد پەیوەندی بە شەید شاهۆ و کاک جوامێر و کۆمەڵێک پێشمەرگەی تر کە پارتیزان بوون ئێوە چۆن پەیوەندیتان نەبوو دەوترێ کاک محەممەد عەبدوڵای سەمین یەکێک بوو لە گەنجە بزێوەکان و پێشمەرگەیەک بۆ کامیشە هاتوچۆی ناو شاری کردو چاو نەترسانە پەیامەکانی پارتیزانەکانی ناو ئەگەر پێ باسیەوە بڵێ کاک محەممەد بڵێ ئەو ئینسالی
لێگەڵیانە بوو ئەڕۆیی لە قەراق ئەیبینان و ئەگەڕاوە منیش لە سەنگاوە ئێمە ئەچوین ئەمان بینا ئێمە ئەچوین لە کەژی زەردە ئەمان بینان و ئەگەڕیاینەوە پیاوێکی قارەمان بوو بەڕاستی ئەو پیاوانە کە ئیسا خەڵ نازانێ تۆ ئەگەر لە کانیساردی شابیان کردای ئیدامیانە کردی بەڵام ئەو ئەچوو لە ناو قۆپی ئەیبینان و هەموو معلوماتەکانی هاوردۆ ناو دەربەنی خان بۆ خەڵکی دەربەنی خان بۆ ئەوانەی کە ئینسانیان بە یەکێتی نیشتمانی کوردستانەوە بوو. من دوا پرسیار لە جەنابەتە کەم ڕۆڵی ئێزگەی دەنگی گەلی کوردستان چی بوو؟ ئەگەر ئیزگەی دەنگی کوردستان نەبووە ئێمە هەر نەمانەزانین چی بکەین و بەرنامەکانمان چیە لەبەرەوەی ئێمە هەموو ئەو ساکە نەبوو ئیسا نەبوو بەمبایل قسە بکەی هەر دەنگی گەلی کوردستان بوو یەکێتی نیشتمانی کوردستان بوو بانگەوازی ئەکرد ئەیوو وریا بن لە ئەوەنە شایە لە دەربەنی خان لە کەلار لە سلێمانی بەڵێ ئێمە دەنگی گەلی کوردستانەوە هیچمان پێنەکرا لەبەرەوەی هیچ بایلیە نەبوو ئانە هیچ جهازیە نەبوو ئەو جازە بوو ئەوانیش بە شەیشاوە بوو ئەوان چوون بۆ سەرڕاوێن و بە نەسەر لەوێنە ئێمە هیچ شتێک ئاگادای هیچ لێ نەبووی. بەڵێ سپاس بۆ جەناب سپاس بۆ ڕوونکردنەوەکان دیارە ڕاپەڕینی شاری دەربەندیخان 29 ساڵ بەر لە ئێستا خۆری ئازادی بەسەر ئاسمانی شارەکەدا هەڵاتوە کۆتایی بە دەسەڵاتی زوڵم و ستەمی بەعسیەکانیانە هێنرا ئەگەرچی سوپای ڕژێمی باش سوپایەکی گەورە و زەبەلاح بوو بەڵام لە بەردەم ئیرادەی پۆڵایانی شاری دەربەندیخاندا خۆی پەڕانەگیراوە تێکشکێنرا وەکو پێشتریش ئاماژەم بۆ کرد دیارە دوای ڕاپەڕینی شاری دەربەندیخان دەبێتە دەواازەیەک بۆ ڕاپەڕینی ناوچەی گەرمیان بۆیە بەشێکی زۆری خەڵکی ڕاپەڕیوی دەربەندیخان ڕوو لە ناوچەکانی گەرمیان دەکەن تا گرتنی شاری خانەقینی خۆشەویستیش بەشداری دەکەنەوە زیاتر لە 18 شەیدیش لەو پێناوەدا دراوە. بەڵێ سپاس بۆ پامنێرمان سەلام کە بەشەیەکی ڕاستە و خۆ لە دەربەندیخانەوە لەگەڵمان بوو سپاس بۆ ئەو میوانانەشی کە بۆ مایکی گەلی کوردستان دوانەوە دووبارە پیرۆزبایی خۆمان ئاراستەی خەڵکی کەلار و دەربەندیخان و کۆیاکەین بە بۆنەی 29 ساڵیادی ڕاپەڕینی هەرێمی کوردستان و بەو هیواین کە جێی شەهیدانی ئەو ڕاپەڕینە بەرزەخی بەرین بێت و لە هەمان کاتیشدا بمانێت کە ئەو ڕێگە پێدەری و درێژە پێدەری ئەو ڕێنشاندەر بین بۆ ئەو کەسانەی کە ڕۆژانە ئەیانوێت بەرامبەر بەو زڵم و زۆرەی کە لە دەرهاق خەڵکی دەکرێت ببین. بەڵێ ئازیزانم وەکو وتمان لە تەوەری دووهەمماندا باس لە ڕاپەڕین و شێوازی پلاندانان بۆ ئەو ڕاپەڕینانەی کە کراوە لە هەرێمی کوردستان و بێگومان هەرێک لە ئێمە و لە چین و توێژەکاندا بێگومان کاریگەریان هەوە لەسەر ئەم ڕاپەڕینانە و ئێمە ئەمڕۆ باس لە ڕۆڵی عەدەد بێتەلەکان ئەکەین لە گێڕانی ئەو پلانانەی کە بۆ ڕاپەڕین لە هەرێمی کوردستان کردویانە باس لەو ئەکەین کە ئەو پلانانە چی بوون لەلایەن عەدەد بێتەلەکانەوە ئەو جفرانە چی بوون ڕۆژانە بەکاریان هێناوە چۆن توانیویانە کە هەواڵدا عەدەد بێتەلێکەوە بۆ عەدەد بێتەلێکی تر بگوازنەوە هەر بۆ مەبەستەش خالید حسێن عەدەد بێتەلی جیهاز بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە لامان میوانە کە ئەو کاتە عەدەد بێتەل بووە و مامۆستا عوسمان عومەر کە عەدەد بێتەلی تایبەتی بەڕێزمان جەلال بووە لەو کاتەدا سڵاتان لێبێ و خێر هاتن سەرچاو. جارێ پێش هەموو شتێک پیرۆزبایی 29 ساڵەی یادی ڕاپەڕین لە گەلی کوردستان و هەموو گەلی کوردستان دەکەم و سڵاو لە ڕوح و گیانی پاشی ئەو شەهیدانەی کە لەو پێناوە گیانی خۆیان بەخت کردووە. کاک خالید سەرتا با لە بەڕێستەوە دەست پێ بکەین. ئەمەوێت بزانم کە عەدەد بێتەل چی بووە و عەدەد جیازانەی کە لە پێشتر هەوە چی بووە و کارتان چی بۆ ئێوە وەکو عەدەد بێتەلەکان؟ بەڵێ زۆر سپاس وەکو مامۆستاوەتی سەرەتا سەری ڕێز و نەوازە لە ئاسیگی شەهیدانی کوردستان و شەهیدانی ڕاپەڕین و هیوادارم ئەو ڕاپەڕینی کە لە کوردستان بوو بێتە دەواازەیەک هەم بۆ ڕزگاری کوردستان هەم بۆ گەیشتن بە ئامانجەکانمان بێتەل با بڵێن عەدەد جیازەکان ئەو خەڵکانە بوون کە جێگەی متمانە بوون لە شۆڕشدا و خەڵکانێک بوون کە خوێندەوار بوون هەڵە سەنگێنران لەلایەن با بڵێن ڕێخستنەکانەوە پاش دەورە بینین لەسەر مەسەلەی جیهاز و چۆنێتی بەکارهێنانی و ئەو با بڵێن ئەو
سیستەمەکە هەمان بوو لە شاخ کاک بەختیار مستەفا سەپەرشتیە کرد وایە ئۆکەی لە لای کاک بەختیارەوە وەربژیرایەت ئەو کەسە بیتوانێت ئیش بەجێ هەست بکات با ئەوەش بڵێت ینی هەموو ئەو عەدەد جیهازانەی کە لە شاخ بوون کاتی خۆی بەڕاستی هەمووی خەڵکی کارامە بوون هەمووی خەڵکانێک بوون کە جگە لەوەی کە کەسوکاریان با بڵین لەژێر دەستی ڕژێمە ئەکەوتنە بەر گیران و ڕاوەدوونان خۆشیان هەموو کات معڕەز بوون بۆ شەهید بوون و لەو پێناوەشدا چەندین پێشمەرگەمان هەر لەو بوارەدا شەهید بوونە بەداخەوە مامۆستا عوسمانی ئێمە لای بەڕێزت ئەمەوێت باسێک لەو بکەین لە عەدەد بێتەلێک بۆ عەدەد بێتەلێکی تر جیازیان هەبووە بەڕێزیشت وەکو عەدەد جیهازی بەڕێز مام جەلال ئەمە بزانم کە کارەکان لای ئێوە چۆن بوو و چۆن بروسکەکانتان ئەدا بە عەدەد بێتەلەکانی تر بۆ ئەوەی کە ئاگاداریان بکەنەوە. زۆر سپاس بۆ بەرنامەکەتان. ئێمە وەکو بێتەلی جەنابی مام جەلال ئیش و کارمان ئەوە بوو گەیاندنی ئەو بروسکانەی جەنابی مام بۆ مەڵبەندەکان بۆ فەرماندە سەربازیەکان بۆ ئەو شوێنانەی کە پێویست دەبوو هەموو ئەو بروسکانەی کە دەهاتە بەردەستمان ئەو کات و سەردەما هەمووی بە شفرە دەنێردرا ئەو شفرانش لە ڕاستیدا کاک بەختیار مستەفا لێرەوە ڕێز و سڵاوم بۆی هەیە ئەو ئامادەی دەکردن و بە کەسانی متمانە پێکراو دەنێردران بۆ فەرماندەی بۆ لێپرساوی مەڵبەندەکان لەوێشەوە ئەگەیەنرایە دەستی فەرماندەکان و عەدەد بێتەلەکانمان ئەوەندە باوەڕ پێکراو و متمانە پێکراو بوون جاری وا هەبووە کە شفرەیەک نێدراوە بۆ فەرماندەی تیپەکە لای عەدەد بێتەلەکە بووە چونکە لەبەر متمانە پێکراوی ئەوەندە جێگای متمانە بووە خۆی لەبەر مەشغوڵیەت و سەرقاڵی و هاتوچوون و ئەوانە کە بروسکەیەک بۆ نمونە با بڵێن لەلایەن جەنابی مام جەلالەوەیان جەنابی کاک نەوشیروانەوە نێدراوە بۆ تیپەکانیان مەڵبەندەکان عەدەد بێتەلەکە توانیوێتی ئەم بروسکەیە بکاتەوە ئەویش چۆن ئێمە کە شفرەکانمان ناردووە کلیلمان لەگەڵدا دەنا ئەگەر ئەو کلیلی پێ نەبووایە نەی ئەتوانی بیکاتەوە بە حەقەت و بۆ تاریخیش دەڵێم ئێمە حەزەکەم ئەوە بۆ زانیاری جوگران و بیسەرانی ئەم تەلەڤیزیۆنە تا ڕۆژی ڕووخانی سوپای عێراق بە شانازیەوە باسی دەکەم نەیتوانی وە زەفەر بە شفرەکانی ئێمە ببات و بیکاتەوە. دەستەکانە خۆش بێت کاک خالیل با باسێک لە ئەو جفرانەی کە بەکارهێنراون و ئێوە وەکو عەدەد جیازەکان ئەو جفرانەی کە بەکارتان هێناون چی بوون و تا چەند لەگەڵ بارودۆخێک بۆ بارودۆخێکی تر ئەم جفرانە گۆڕاون. بەڵێ وەکو کاوسمانیش باسی کرد دیارە ئەو جفرانە سەرجەمی لەلایەن کاک بەختیارەوە دروست دەکرا و با بڵین لە بینی مەکتەبی سیاسی و مەکتەبی عەسکەری و ئەوانەیە کە هەبوو جگە لەوەش جفرەیەکە بوو لە بینی مەڵبەندەکانە مەڵبەندەکان ئێمە و کاتە لە قەراق بووین جفرێکی تایبەتمان هەبوو هەم لە نێوانی با بڵین جیهازی مەکتەبی سیاسی هەم لە نێوان جیهازی جەنابی مام جەلالیشدا ئەوانە هەبوون و ئێمە خۆمان وەکو مەڵبەند با بڵین لە ئێمەوە حەوت بەشجیا بوو بۆ کە لە تیپەکان بوون ئێمەش جفرەی تایبەتی خۆمان هەبوو لەگەڵ تیپەکانە بێجگەلەوە بۆ کارە ئاسانی بوو ئەمە بۆی کە ئەو جفرانە بۆی کە زۆر بڵاو نەبنەوە با بڵین نەکەوێتە زۆر دەستەوە بە تایبەت ینی با بڵین جفرەی بینی مەڵبەند و مەکتەبی سیاسی جیا بوو جفرەی بینی با بڵین جەنابی مام جەلال و مەڵبەند جیا بوو بە هەمان شێوە ئەو جفرەی کە لە بینی تیپەکانە بوو لەگەڵ مەڵبەندەکانە ئەویشمان جا کرد بۆ بۆی کە وەکوتم زۆر دەست نەکات و
لە دەستی ئەمینی شادمێنێتەوە. بەڵێ دەستەکانە خۆش بێت. مامۆستا عوسمان وەکو باست لە کۆدی کردنەوەی ئەو جفرانە کردو ئەمەوێت بزانم کە وەکو کاک خالیدیش ئاماژەی پێکرد کە جیاواز بوون ئەو جفرانی کە بەکارتان هێناوە لە نێوان مەڵبەند و سەرکردەکان جیاواز بوون. ئەمەوێت بزانم کە ئەم جیاوازی لە چیۆ سەرچاوایی گرتووە و چۆنێتی ئەو جیاوازیانش چی بوون لە نێوان ئەو جفرانی کە بەکارتان هێناوە. شێوازی شفرەکانی ئێمە هەر جاری بە جۆرێک بۆیە جیاواز بوو بۆ ئەوەی مەسەلەن لەبەر ناحیە ئەمنیەکەی زیاتر بۆیە کە ئیشارەتم پێدا حکوومەتی عێراق نەیتوانیەوە شفرەکانی ئێمە بکاتەوە چونکە بەبێ جیاوازی هەبووە مەسەلەن لە بینی کاک نەوشیروان و مام جەلالە شفرەیەک هەبووە ئەمە فەرماندەکان و لێپرساوەکانی تر لەلایەن نەبووە ئەمە ئەوە ئەجا دوای ئەوە با بڵێن ئەم شفرانە بە ڕێگایەکی زانستیانە بەڵام بە ڕێگایەکی زانستیانە وەکو کوتم و بەبێ تقریبا ئەتوانم بڵێم بە یاسای بە عەرەبیەکەی الحاجەت ئوم الاختراع یعنی بۆ ئەو کات و سەردەما وا پێویستی کردووە ئێمە ئەم شێوازە بگرینە بەر بەڵام خۆی لە زانستی شفرەسازیدا وڵاتان سوپای هەموو دنیاکان شفرەیان هەیە بەکارهێن بەڵام ئەوەی ئێمە خۆمان یعنی چکە جیاواز بوو بۆ کات و سەردەمێک بوو بۆ سەردەمێکی سەخت بوو دەبوایە ئێمە وای لێ بکەین کە دژمن بەتایبەتی سوپای عێراق نەتوانێت سوود لەو بروسکانە ئێمە وەربگرێت. دەستەکانە خۆش بێت. کاک خالید بەڕێزت وەکو نووسەری کتێبی ئەو جەفرانە و ئەو بروسکانی کە نێراوە لە نێوان عەدەد بێسیمەکاندا ئەمەوێت بزانم کە ئەم کتێبە باس لە چی ئەکاوە تا چەند گرنگە ئەم کتێبە لە گێڕانەوەی مێژووی ئەو عەدەد بێسیمانەی کە کاریان کردووە لە گواستنەوەی ئەو پەیامانی کە هەیان بووە و جەفرانی کە هەیان بووە. بەڵێ وڵا ئەمەیە پێش هەموو شتێکەوە بڵێم جارێ ئەم با بڵێ ئەمە مێژووی یەکێتیە ئەم مێژووە لە ساڵی هەشتا نەوەتویەکی تا تۆمار کراوە ئەم مێژووە لای جەنابی ڕەمانشاد کاک نەوشیروان مابووە لەگەڵ کاک بەختیاری برایە دیارە کاک بەختیار بە باشی زانی لەم دواییە لەبەروەی مودەتێکی زۆر تێپەڕیەوە بەسەر وەزعەکانە باسکردن لەم نهێنیانەش ڕەنگە با بڵێن هیچ شتێکی بەدواوە نەبێت بۆیە بە باشی زانی داوای کرد بە هەردووکمان هاوکار بین بە یەکەوە بتوانین ئەو کتێبە بگەینە ئەنجام کە ناومان ناوە سندوقە ڕەشەکەی پێشمەرگە با بڵێن ئەم کتێبە 1200 لاپەڕەیە سەرجەم ئەو بروسکانە لە خۆیەگرێ کە لە ساڵی هەشتا نەوەتویەک لە نێوانی با بڵێن فەرماندەکانی ئەو کاتی یەشێتی لە نێوان کاک نەوشیروان و مام جەلال لە نێوان مەکتەبی سیاسی لە نێوان مەڵبەندەکان دوای ئەوە کە مەڵبەندەکان نەما بەتالیۆنەکان چۆنێتی خۆ ئامادەکردن بۆ ڕاپەڕین با بڵێن ئەو تەوجیهاتانی کە دراوە چی بکرێت و هەروەها ئەو بروسکانی کە لە نێوان شاڵا و بروسک و لە کاتی خۆ ئامادەکردن بۆ ڕاپەڕینە هەمووی لێرەدا تۆمار کراوە و ئەوە سەرمایەکی ئەتوانم بڵێم زۆر معنەویە ئەمێنێتەوە بۆ مێژوو بەبێ دەستکاری لەبەر هەمووی دۆکومنتاریە کەس ناتوانێت یەک حرفی لێ لابە کەس ناتوانێت حرفێکی بۆ زیادکە جا لێرە و دەستخۆشی لە کاک بەختیارەکەم کە پرۆژەی هەبوو کە با بڵێن کارێکی وای کرد کە نەفەوتی ئەو کتێبە. دەستەکانە خۆش بێت. مامۆستا عوسمان ئەمەوێت باسێک لەوە بکەین کە هۆکارچی وە بە عەدەد بێسیمەکانیان وتووە سندوقە ڕەشەکە. پرسیارێکی زۆر بەجێ دەست خۆش بێم بەهۆی ئەوەی کە عەدەد بێتەل ئەوەندە جێگا و باوەڕ و متمانەی مەسئولەکان بووە بۆیە کوتراوە جاری وا هەبووە ئەو بروسکەیە پێش ئەوەی کە فەرماندەی تی بیبینێ یان لێپرسراوی مەڵبەند بیبینێ عەدەد بێتەلەکە لە بەرچاوی بوو و ئەمە یەک دوو جاری وا هەبووە مەسەلەن
پلانێک هەبووە بە شفرە نێردراوە بۆ نمونە با بڵێن بۆ مەڵبندێک ئەو کاتە کە کاکخالید لەوێ عەدەد بێتەر بووە ئەم بروسکەیە ئامادەسازی بۆ کارێکی سەربازی عسکەری با بڵێن ئەم تەنها ئەم زانیوێتی لەگەڵ فەرماندەی لێپرساوی مەڵبەندەکە ئەنجا لێپرساوی مەڵبەند ئاگاداری فەرماندە سەربازیەکانی کردوێتەوە کە هێزکۆ بکەنەوە وا بکەن و وا بکەن ئەو شوێنانێک کە بۆیان دیاری کراوە وا ئەەکەین وا بێ و وامان پێویستە ئەوەندە چەکەمان پێویستە ئەوەندە شتەمان پێویستە بۆیە بە عدد بێتەلەکان وتراوە سندوق ڕەش یعنی نهێنی پارێز بوون بەڕاستی یعنی بە زۆر هی نەکەین یعنی بە شانازیەوە ئەتوانم بڵێم یەکێک بوون لەو پێشمەرگە دڵسۆزانەی کە تاکو ئەم ڕۆژ ئەو کاتە بڵێن لە دوای ئەنفالەکانیشە نەکەس تەسلیم بۆ لە عەدەد بێتەلەکان نا کەسیش خیانەتی کرد لە ئیشەکە و کەسیش نەبوو مەسەلەن ڕۆژێک لە ڕۆژان شفرەیەک ئاوا بەدەستی بدات بە دژمنەکانمان مامۆستا عوسمان ئەمێت باسێک لەو بکەین لەسەر چ بنەمایەک عەدەد بێسیمەکان هەڵئەبژێران و ئەو کاریان پێ ئەسپێرە ئەمە یەک لە ڕێگای تقریبن ڕێخستنەکانی دەرەوە و دوای ئەوە کاک بەختیار هەڵی ئەسەنگاندن هەڵسەنگاندەکە و بەڕاستی یعنی ئاستی خوێندەواری یەکەم شت بوو یعنی وایە کەسێکی خوێندەوار بێ و ئەم کەسانە ئاوە لە تیپەکەوە یان لە مەڵبەندەکەوە هەڵ ئەسەنجێنران و ئەنێردرا بۆ لای کاک بەختیار کاک بەختیارژێ و کاتە ڕەزامەندی لەسەر نیشان ئەدا لە ئەنجامی کۆمەڵێ ڕێکارە یعنی وەکو دڵسۆزیەکەی ئەوەی ئەندامی ڕێخستن بووە کەسوکاری لە ناو ڕژێمنین کەسی لە ناو سوپای عێراقانیە ئیتر ئەم بە چەند ڕێکاری کە ئەکرا بۆ ئەوەی کە ببێ بە عەدەد ئەوە ئەفونکە ئەنجا کە هەڵ ئەسێنگەندرا خولێکی کەم خولێکی کەمی پێ دەکرا ئەویش بەڵام هەموو شتێکی پێدەوتران نەک خولەکەوە ڕاستە کەم بوو فترەکەی احتیمالە هەفتەیەک بوو بێ بەڵام زۆر زانیاری پێدەبەخشات چیەکەی چی ناکەی چیە بێ و چۆن نابێ و ئاو ڕاستە دەستەکانە خۆش بە مامۆستا عوسمان کاک خالید هەر لەسەر ئەو خولانەی کە مامۆستا عوسمان باسی کرد ئەمە بزانم کە خولەکان چی بوون و ئەو زانیاریانە چی بوون دەربارەی ئەو بێسیمانی کە بەکاری ئەهێن ئەدرا بە ئێوە خۆی لە ڕاستیە خولەکان با بڵێن هەر لە عەدەد جیازەکانەوە کرا بۆ فێربوونی چۆنەتی بەکارهێنانی جیازەکە و جفرەکە جیازەکانەوە هیچە وایە 24 ساعت ئێمە لە کاتی شەڕا لە 24 ساعت لە خەتە بووین لە کاتی ئاساییشە هەموو سەر ساعتە لە 8 بەیانی بۆ 12 شەو با بڵێن جیازمان کراوە بوو کە هیچ کتێبێک هەبوو منهەجێک هەبوو کە فێرتام کا لەسەر چۆن منهەجێ نەبوو تەنها ئەو برادرانە وەکو مامۆستاش باسی کە کاک بەختیار خۆی یەکەم کەس بوو کە بیرۆکەی دامەزراندنەکەی هەبووە دوو هەمیش ئەو کادرانی تر کە فێر کراون دەورەیەکی مۆرسیش کرایەوە ماوەیە چونکە مۆرسەکە قورستر بوو ئێمە لە بەڵبەندی یەک ئەو کاتە ئاراز ئیبراهیم هات شێوەی فێرکردنی مۆرسەکەی فێرکردین قرار بوو ئەو بچێتە بواری جێبەجێکردنەوە بەڵام لەبەر ظروفی ئەو کاتە کە شەڵاوی ئەنفانی بەسەرە هاتووانە ئەو تقریبا ئەو شتە جێبەجێ نەکرا هەر اعتمادمانەکردە سەر با بڵێن ئەو شفرانەی کە مامۆستا باسی کرد جگە لەوە ئێمە دەستگایەکی ترمان هەموو مجەفیرەی پێوترا لە ناو مجەفیرەیە ئەتوانرا بە ئاشکرا قسە بکرێت چونکە بۆ لەبەرەوەی کە کۆدێک هەبوو لە نێوان هەردوو مجەفیرەکە مەسەن کە ئێمە لە مەڵبەندیەکە و مانویستای قسە بکەین بە ئاشکرا لەگەڵ مەسەر مەکتەبی سیاسیە لەگەڵ جیازەکەی مامۆستا عوسمانە کۆدێکمانەدایەتە ئەوش چۆدا ئەو کۆدەوەی هیچ کەسێکی تر نێتوانێت ئەڵفاتیکە ڕاستە دەستەکانە خۆش بێت مامۆستا عوسمانەوێت بزانم کە تا ئێستا ئەو کاتی کە ئێوە عەدەد بێسیمەکان بوون هیچ کات هەبووە کە کۆدەکانتان لەلایەن ڕژێمی بەعسەوە بکرێتەوە جارێکی تریش تەکی دەکەمەوە بە شانازیەوە دەڵێم تا ڕۆژی ڕووخاندنی ڕژێمی بەعس دەستگای هەواڵگری عێراق و دەستگای گوێگرتنی عێراق سەرقاڵی ئەوە بوون چۆن بتوانن
ئەم شفرە و کۆدانەی ئێمە بکەنەوە واتە نەکراوەتەوە نەکراوە هۆ کارەکەی بۆ چێڕێتەوە بەڵام زۆر جار یعنی خەڵک هەبووە بتوێتی بروسکەکان ئەکرێتەوە شفرەکانتان ئەکرێتەوە بەڵام ئەمە من بە قەناعەتی خۆم پێم وایە مەسەلەن ڕنگ بێ ڕەوانشاد مامجلال چەند جار بەم میوتووە توێتی شفرەکانمان ئەکرێتەوە ئەمە بۆ ئەوە بووە ئێمە زیاتر گرنگی بە ئەو مەجالە زیاتر تۆکمەی بکەین زیاتر وەکو بە سکیور بێت یعنی نهێنی بێ بۆ ئەوەی کەس نەتوانێت داخلی ناو شفرەکانمان و ئضافەتەن بۆ قسەکانی کاک خالید ئێمە یەکەم دوو دەستگای مجەفیرە کە بە کوردی پێڵەن خودکۆت لە سوپای عێراق یەکێتی نیشتیمانی کوردستان گرت لە تیپی پەنجاوێکی گەرمیان لە هێزەکانی قوات ئەذئبیاندا دوو جیهاز و دوو مجەفیرای گیرە ئەم دوو جیهازە یەکیان ئەو کاتە درایەوە بە تیپی پەنجاوێکی گەرمیان بەڕەحمەت بێ کاک بەرزانی حەمەی مینا و بە عەدەت بێتەلی دوو مجەفیرەکەش هەر لای کاک بەختیار مایەوە بەس تەنها لە بینی کاک نەوشیروان و مام جەلالا بوو بەڵام دواتر لە دوای 85 و تێکچوونی گفتوگۆ و ئەوانە شەڕەکان قورستر بوون ژمارەیەکی یەکجار زۆر لەو مجەفیرانەمان دەستکەوت لە سوپای عێراق ئەنجا کەوتینە ئەوەی کە دابەشیکەین بۆ مەڵبەندەکان مەڵبەندی یەک مەڵبەندی دوو مەڵبەندی سێ مەڵبەندی چوار ئەنجا دوای ئەوانەیش بڵێن تیپەکان هەندێک تیپەکان ئەو تیپانەی کە هاوسنوور بوون یەک مجەفیرەمان دەدانێت تا ئەجیرا کە ئەجیرا ئەویش ئەو بەخاوەن مامۆستا ئەو جفرەی ئینگلیزی و فەڕەنسیەکەتان چی بووە حەزەکەم ئاماژەوەش ئەوە ئێمە کاتی خۆی کاک بەختیار شفرەکە چی بوو هەر خۆی کوردی بوو بەڵام ناومان نابوو شفرە فەرەنسیەکە بەڵام لە دەستگای گوێکردنی عێراقەوە راپۆرتمان بۆ هاتبوو کە ئەمانە بەڕاستی کەوتون بە ئینگلیزی قساکەن وا گومانیان هەبووە کە ئێمە هەندێک خەڵکمان نێردراوە بۆ خولی ڕاهێنان لە ئەمریکا و لە فەرەنسا و لەو شوێنانە بەڵام بڕواتە بێ یعنی ئەوانەی عەدەت بێتەلەکانی ئێمە ئێستاش جارێکی جێڕام بەشانازیەوە کەسمان یعنی دەگمەنمان هەبووە کە لە سوپای عێراقا مخابر بوو بێ هەمووی خۆمان یعنی عقلیەت و زیرەکی و توانە جابا لێرە یەک شتێکی خۆشت بۆ بژێڕمەوە لەسەر زیرەکی عەدەت بێتەلەکانمان لە کاتی ڕاپەڕین ڕەتلەکەی مامۆستا چەتۆ کاک مەلا بەهادین عەدەت بێتەل بوو لەگەڵی لێڕەوە ڕێز و سڵاوم بووی ئەمە نەمانەزانی گەیشتوونەتە کوێ بە حەقەت بە شفرەیەک بە چەند ژمارەیەک پرسیارم لێ کرد گەیشتوونەتە کوێ یەکسەر بە ئاشکرای جاویدامەوە کوتی دوو فیشک بنێ بە ئاسمانەوە یعنی تەق تەق طبعا ئەگەر تۆ ینی بە حەقت بوریایی و ئەوەی خۆت بەکارنێنی نازانی دوو فیشک بنێ بە ئاسمانەوە یعنی چی کەواتە بەڵام من لێ تێگەیشتم ماتا ئێمە لە تەقتەقین دەستەکانە خۆش بێت کاک خالید ئەمێ بزانم کە بەڕێزیشت وەکو عەدەت بێسیمەکان هیچ بیرەوەرێکی خۆشت هەیە کە لەو کاتەدا لە ڕێگەی گواستنەوەی بروسکەکانەوە کە بەسەرتان هات بێت وڵا هەواڵی خۆش و هەواڵی ناخۆشیش هەر لای ئێمەوە بەداخەوە بڵاوە بۆ ینی ئێمە بە بۆنەی جیهازەکەەوە یەکەم کەس بووین کە هەواڵی خۆشمانەگەیان لە سەرکەوت نەگانە و یەکەم کەسیش بووین کە بەداخەوە پێمان نەزانی کە هاوڕەکانمان شەهید بوونە و ئەوایە هەواڵەکەمان بگەیاندایە و با بڵین شتی خۆشیش ڕووی داوە لە کاتی با بڵین ئەو پەیوەندی و شتانەیە کە کراوە کاتی خۆی بە نمونە مەسەڵەن ئێمە لە کاتی ڕاپەڕین با باسکەم لە کاتی ڕاپەڕین ئێمە لە شارباژێر بووین شارباژێر چۆڵ بوو تقریبا هەموو بەتالیۆنی حەوت لێوێ بووین تر لە کۆڵە شوێنی ئەختیفایان پێوە دەوکاتە مەلجە بوو ئەماینەوە
ڕۆژانە جیازمانە کردەوە پەیوەندیمانە کرد هەواڵەکانمان پێگەیشتوانە تر ئەو ڕۆژێک کە بڕیار درا با بڵێن تر کە هێزەکە بجوڵێنی بەرەو سلێمانی ئەوە بوو ئەو کاتە با بڵێن هەمومان گەنج بووین تا حەدێ بەپەلە چوینە لای برادران وتیان مۆزوع چیە وتمان بەرەو شار جارێ هێشتا هەواڵەکە وا بڵاو نەبووەوە لەسەری گۆیشە بووین زۆر سارد بوو مامۆستا جەلالیش باسی کردووە کە لە پەیوەندیمان کردوانە زۆر سارد بوو هەنی خەریک بۆی بەستیم برادێک زۆر بەجددی وتی من بە قسەی تۆ هاتوومەتە ئێرە شتێکم لێ بێتەوە مەسوولی لەسەر زۆر جارێ بینمەوە بە هەماشەوە دەستەکانە خۆش بێت کاک خاڵید دەمێ بزانم کە هەبووە قەت کە بەهەڵا ئەو جفرانەی کەناروتانە عەدەد بێسیمێک بیخوێنێتەوە یاخۆت هەبووە قەت هەڵە تێیدا ڕوو بدات لای ئێمە ڕووی نەداوە بەڵام برادێکمان هەبوو کاک نەهڕۆ ناڕووی جەلال شێرە شتێکی باس کرد کە جارێک ئەو کاتە لە مەڵبەندی چوارکا کۆسەر بروسکێکی داتێ ئەڵێ 120 پێشمەرگە کۆکەنەوە بە با بڵێن بیکەیسی و ئاربیجی زیاتیان پێ بێت کە ئەیگەێنێت ئەو کوڕێکەی کاتەوە بە غەڵەت لە 120ەکە سفرەکەی پەڕێنێ دوانزەکە لێکەداتەوە ئەڵێ دوانزە بیکەیسی و ئاربیجیمان بۆ بنێرن وە خۆشیان ئامادە کردووە بۆ چالاکێکی گەورە کە وەختێک تەماشاکەن دوانزە پێشمەگاتەوە هەر دوانزەیان بیکەسی و ئاربیجیان پێ بۆ چالاکێکە ئەو بۆ چالاکیەکان چەند ڕۆژێ دواخست بەس لەسەر یەک هاڵە ڕاستە دەستەکانتان خۆش بێگەڕێم و لای بەڕێستان بەڵێ عزیزانم ئێستا راپۆرتێکمان لەسەر ڕۆڵی یەکێتی لە راپەڕینی ساڵی 1991 حەزرە بابێکەوە بینەریبین و دواتر بەردەوام ببین. یەکێتی نیشتیمانی کوردستان لە کاتێکی پێویست بۆ ئامانجێکی گرنگ و گەورە دامەزرا. کاروانی پرسەروەری یەکێتی بەڕابەرایەتی سەرۆک مامجەلالی ڕابەری گەورەی نەتەوەی کورد لە قۆناغێکدا کە هەمووان ئومێدیان لەدەستدا بوو ڕێگای ڕۆشنی ئازادی گرتەبەر و سەرۆک مامجەلالی ڕابەریش بەیاوەری هەواڵەکانی دوای ساڵێک مەشغەڵی شۆڕشی نوێی لە ناو ڕۆژگاری بێئومێدیدا داگیرساند و یەکێک لە ستراتیجەکانی شۆڕشی نوێش بەڕابەرایەتی سەرۆک مامجەلال ڕزگارکردنی باشووری کوردستان بوو لە دەستڕژێمی بەعس و هەر ئەم باوەڕبوونەی یەکێتیش بە ئازادی بووە هۆ ئێوەی کە نەخشەی ڕاپەڕیندا بنێت و دوجاری یەکێک لە ئامانجە گرنگەکانی شۆڕشی نوێ بوو بە واقع و ڕاپەڕین لە شاری ڕانی دەواازی ڕاپەڕینەوە دەستی پێکرد. من یەکێکم لە ڕێخستنی شاری سەکدارەکانی بروسک ئەو کات پێشترش من هەر ڕێخستن بووم بەڵام ئێمە ئامادەکرا بووین من ناڵێم تەنها بڵین شانەیەک بوو ئێمە چەندی شانەی ڕێخستن لە شان تێکدارەکانی بچون لە ڕانی و دەوروبەری و دۆڵی شاری ئەوانە ڕێکخرا بوو. من ئەوەی کە یەکەم ڕۆژی ڕاپەڕین کە بەزار بووم دوای تەبان قراروا بوو حوتیمان بێ بەڵام بە حکمیەوەی یادی بەخێر شەید حەلی نەبی دەختێکی سۆری دایە ئەم نوێستەخباراتوانەی لەسەر بوو ویستیان دەست بەسەری بکەم بەڵام نییە ئەو بۆیە لەگەڵ حەمەی کاکەمزەی مزگەوتی ناجی خانوەوانە ئەدی تەقە دروست بوو لێنەرێ من چەکی ئامادەکرای خۆم هەبوو خەرخێرا من لە ماڵەوە چوومەوە چەکەی خۆم بەست و بە کۆڵانی ماڵی مستفای شەید مزگەوتی تەکەی شێ مستفایدا هاتمە خوارەوە لێ بەرە و دایرەی مەرکەز شورتەوانە لەگەڵ برادران پەلاماری ناو مەرکەزی شورتەماندا دوایی دیرەوە بوو مەرکەز شورتە گیرا دایرە ئەمنوانە هەمووی گیرا دەست بەسەر کرا. یەکێتی نیشتیمانی کوردستان وەک چۆن خاوەنی شۆڕشی نوێ و بە درێژایی خەباتی شاخیش خاوەنی هەزاران شەهید و سەدان داستانی قارەمانێتیە بە هەمان شێوەش لە ڕاپەڕیندا توانی سەرکەوتوانە بە پشتیوانی کوردستانیان باشووری کوردستان ڕزگار بکات و دواتری یەکێتی بەردەوام بوو لەوە دیهێنانی ئامانجەکانی شۆڕش و لە دروستکردنی حکوومەت و پەرلەمان و قۆناغێکی تری مێژوویشدا ڕۆڵی گرنگ و یەکلاکەرەوەی هەبوو. لە جەنگی تیرۆرستانی داعشدا یەکێتی بە نەفەسی سەرەتاکانی شۆڕش و ڕاپەڕین سەدان شەهیدی بەخشی بە نیشتیمان و گەیشتن بەسەر بەخۆیی کوردستانیش ئەو ئامانجە بەدینە هاتووەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بێوچان کاری بۆ دەکات. خەباتی یەکێتی بەردەوامی هەیە و گڕوتینی مەشغەڵانی شۆڕشی نوێش تا گەیشتن بە کەناری ئارامی بەردەوام دەبێت. هونەر ڕەسوڵ گەلی کوردستان ڕانیە.
بەڵێ عزیزانم لەگەڵتان بەردەوامی قسە و گفتوگۆکانمان لەسەر ڕۆڵی عەدەد بێجیازەکان ئەکەین لە هەڵگرساندنی راپەڕینی ساڵی 1991. ئەگەڕێم وە لای بەڕێستان مامۆستا عوسمان ئەوێ باس لەوە بکەین کە ڕۆڵی بەڕێز سەرۆک مام جەلال چی بوو لە ئەو پلانانەی کە دانرابوو بۆ راپەڕینی ساڵی 1991. جەنابی ڕەوانشاد مام جەلال لە کات و سەردەمی پێش ڕاپەڕینیش لە دەرەوەی وڵات بوو لە گەشتێکدا بە حکمی ئەوەی ئەم جەنابی پەیوەندی هەبوو لەگەڵ فەرەنسا و ئەمریکا و خەڵکانی ئەناسی ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووهەم بەڕاستی لە 2 ئابی 1990 کە سەدام حسێن هەستا بە داگیرکردنی کوێت. ئەمە خاڵێکی تریش شکاندنی بڕیاری نەتەوە یەکگرتووەکان لەلایەن سەدام حسێنەوە. یەکەم بڕیاریان پێم وایە 688 بوو ئەگەر غەڵەت نەبم لە ڕقەمەکەی. ئەمە شەج بوو ئیستینکار بوو، بەڵام دوای ئەوە بەلاغی تریان بوو ئەبێ کشانەوەی بێمەرج کە ئەم بارودۆخە هاتە پێشەوە. طبعاً مام جەلال جەولاتی مەکۆکیە کرد لە دیمەشقەوە بۆ بەریتانیا بۆ فەرەنسا بۆ ئەمریکا خەڵکان نەبینی. دوای کۆکردنەوەی ئەنی ئەوە ڕوون بۆوە کە بە حەقەت سەدام حسێن نیازی نییە لە کوێت بکشێتەوە و بە سیناریۆیەکی بەعسیانە هەستا کابرایەکی عێراقی دوو جنسیە نای عەلا حسێن هێنای کردی بە محافزی کوێت، یعنی واتە کوێت بوو بە پارێزگای 19یەمی عێراق. ئەمە دەرفەتێک بۆ کورد و بۆ بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد ڕەخسا کە بیر لە خۆی بکاتەوە ڕاپەڕین ساس بکات. ئەم ڕاپەڕینە بەهۆی چیوە بوو؟ ئەم 33 دەوڵەت کۆکرانەوە بۆ لێدان و دەرپەڕاندنی سوپای عێراق لە کوێتدا. مام جەلال یەکەم بروسکەی لە یادم بێ کە بۆ جەنابی ڕەوانشاد کە گنەوشیرانی نرد خۆتان ئامادە بکەن، خۆتان کۆ بکەنەوە، خۆتان ڕێکخەنەوە بۆ ئەوەی کە ئێمە ڕۆڵێکمان هەبێت لە داهاتووی عێراقدا. ئەنجا طبعاً یەکێ لە سروشتەکانی ڕەوانشاد کاگنەوشیان بروسکەکانی کورت و پخۆت بوون. هەر ئەوەندە جوابی جەنابی مام جەلال دایەوە بەسەر چاو ئەوەی بە من دەکرێت وەک ئەرچی سەرشانم جێبەجێ دەکەم. ئەمە یەکەم حاڵەتێک بوو. طبعاً دوای ئەوە بروسکەی بەدوا دەهات کە کۆبوونەوەی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی بکەن. کۆبوونەوە کە کرا لێرەش لەم کتێبە ئاماژەی پێداوە کە کۆبوونەوە کراوە و هەر کەسە ڕێی خۆی کتووە لەسەر چۆنێتی بەشداریکردن و چۆنێتی خۆ ئامادەکردن و ئامادەکردنی هێزی پێشمەرگە بۆ ئەم ڕاپەڕینە. دەستەکانە خۆش بێت. کاک خالید وەکو مامۆستا عوسمانیش ئاماژەی پێکرد لەو کتێبەدا کۆمەڵێک دەستنووس هەیە کە لایەن بەڕێز سەرۆک مام جەلالەوە نووسراون و بەڕێزیشتان لە کتێبەکەدا داتان ناوە. ئەمە بزانم کە چۆنێتی کۆکردنەوەی ئەو دەستنووسانە چۆن بوو و تا چەند ڕۆڵی مام جەلال گرنگ بووە لەو پلانانی کە بۆ ڕاپەڕینی ساڵی 1991 وەک بەڕێز کاگنەوشیروانیش کە پلانیان جێراوە بۆ ئەو ڕاپەڕینە. بەڵێ وەڵام من سەرەتام لەمێ شتێک بڵم هەر خۆی بەیاننامەی تەسیسی یەکێتی نیشتمانی کوردستان لە کۆتاخاڵیا ئەڵێ مەهامی یەکێتی دامەزراندنی یەکێتی بە مەبەستی وەیە کە خەڵک ساز و ئامادەکرێت بۆ ڕاپەڕینێکی سەرتاسەری. ڕاپەڕینیش وەکوی مامۆستا باسی کرد لە دوای تەمان بیرۆکەکەی پێشتریش هەر سەرەتا مەڵبەندە بوو لە ئەو کاتی لە سنوورەکان بووین. مەڵبەندەکان لە ساڵی 89 یعنی هێشتا هیچ باسێک نەکرا بوو. جەولەیە کرا لەلایەن ئەو کاتە کاک نەوشیروان و کاک ملازم عومەر سەپەرشتیانە کرد. مەڵبەندەکانیان حەل کرد و بیرۆکەیەکیان هەبوو کەوا هێزێکی پارتیزانی دروست دەکەن و لەگەڵ هێزی
یعنی ئەمە لە قسەکانە ئەو کاتە ئەوە کرا وتیان بۆ هەموو ئەگەرێک چێ ئامادەیتیایە ئێمە سی هێزمان هەیە هێزێکیان احتیاتە هێزێکیان بەتالۆنەکان ئەبێت دەورە ببین و خۆیان ئامادەکەن هێزێکشان پارتیزانەوەی کاچێتە خوارەوە لە گوندەکانە ئەمێنێتەوە کە کەسی تیانی ئەبێتە بێ خۆی بژێنێت ژیانی پارتیزانیە ئەمە هێشتا با بڵێن هیچ شتێک نەبووە لەگەڵ ئەوەش کە مامۆستا باسی کرد لە دوای ئابی ساڵی نەوەتەوە کە کۆی داگیر کرا بروسکەیەکی تایە کاک عومەر بە دەسوقەتی خۆی نووسێتە کاک ملازم عومەر کە بۆ جەناوی مامزلال نووسیۆڵە ئەوە ئێستا لە کۆبوونەوەین لەسەر پلانەکەی جەنابەت ئێمە کۆبوونەوەکەمان داڕشتووە کە چی بکەین و چی نەکەین و بە هەمان شێوە بەلاغی مەکتەبی سیاسی تایە کە بۆ مامزلالیان نادۆتەوە لەوێ باسەکە تەمەناڵێ جگە لە ڕێی کاکنەوشوران کاکنەوشوران بە تەنیا خۆی بە نامە ئاگداری مامزلالی کرۆ چیە بێت و چی ناوێت هەموو ئەو برادرانی ئەو کاتە هەمویان وتوانە ئێمە وەکو منەفیس ئامادەین لە جێبەجێکردنی ئەو پلانەوە پلانەکەش وەکو باسمان کرد کاکنەوشوران ئەندازیاری بوو لە جێبەجێکردنا بۆ گەیاندنی اینجا ئەگەر کاتە بێ باسی ئەوکەم تەوان ئێمە لە بلەشیە بووینەوە کاتە بلەشێ سنوور بوو بۆ دابەزینی هەموو مەفرەزەکان کە بگەنە جگە لە منتیقی هەولێر کە بگەنە گەرمیان بگەنە قەراخ بگەنە شارباژێر ئێمە ڕۆژانە لەگەڵ شێت حەمە ڕەشە هەم ئیمداد با بڵێن ئازوقە ئەوانە هەم چەکی پێویست هەم دووربین هەم ئەو شتانە ئەیان هێنا لە بلەشیەوە ئینجا و کاتە من جگە لە مەهامی جیهاز نمایندەش بووم لەگەڵ ئێرانیەکانە وە حکومەتی فارسێکی باش مەزانی پەیوەندیمان و تەنسیقمان دروست دەکرد لەگەڵ ئەم هێزانەیە هاتین هەتاکوێ گەیشتینە ئەو ناوچانی کە سوپای ئێرانی تیا بوو ئیتر لێەوە پێشمەکان خۆیان ڕێگان شارەزا بوون و ئاهێزانی کە چی بکەن و چی نەکەن با بڵێن ئەگەر باس لە ڕۆڵی جیهاز بکەین ئێمە ئاگاداری هەموو ئەحداسەتەکانی بووین بە تایبەتی کاک عەبدوڕەزاق بەڕەحمەت بێکە لە کەرکووک شەهید بوو ئەو لە محوەری ئێمە بوو هات کۆبوونێکی لەگەڵ بەتالۆنی حەوت کە مامۆستا جەمال ئەو کاتە فەرماندەی بەتالۆن لەگەڵ فەرماندە سەربازەکانە کرد دانیشتین لەگەڵ یا باز لە پلانەکە کرا کە چی ئەکرێت چی ناکرێت کەسە مەهامی خۆی و ئەوەی کە ئیستا هەیە بە دەستنووس تەنانەت یعنی لە محوەری ئێمە هەمووی دەستنیشان کرا بوو فلان کەس لەگەڵ فلان مەفرەزێ ئاچێتە فلانە شوێن ئەمە پلانەکە وا بوو کە سەرەتا لە ئۆردوگاکانەوە دەست پێ بکرا و دوایش تەوقی شاری سلێمانی بکرێ بەڵام دوایی ئەوە پلانی ئەی بوو پلانی بی ئەوە بوو کە لە ناو شاری سلێمانیەوە بڵێسەی ڕاپەڕین دەست پێ بکرێت و پەلاماری شوێنەکانی تریش بدرێ و شار بە شار هەمووی با بڵێن کەڵپێ ڕاپەڕین بیگرێتەوە دەستەکانە خۆش بێت مامۆستا ئەمە باس لەوە بکەین کە ئەو کەسانەی کە عادەت بێسیبەکان بوون لە شاخەکان بوون بێگومان گواستنەوەی بروسکەکان بۆ ئەوان کارێکی قورس بوو ئەمە بزانم کە چۆنێتی گواستنەوەی ئەو بروسکانە چۆن گواستوتانەتەوە بۆ شاخەکان و ئەوانتان لێ ئاگادار کردوێتەوە ئەم بروسکانەوەکو پێشتریش ئاماژەم پێدا لایەن بۆ نمونە بڵێن کە من لای جەنابی مامجلال بووم و لەگەڵ جەنابی کاکنەوشورانە کارم کردووە ئەوان بروسکەکانیان دەنووسی ئێمە لە ڕێگای بێتەلەکەوە ئەمانە مەسەلەن بروسکەیەک بۆ نمونە با بڵێن پەیوەندی بە مەڵبەندیەکەوە هەیە ئەم بروسکەیە تەنها مەڵبەندی یەک بانگمانە کردە شوێنێکەوە مەسەلەن شەپۆلەکانە ئەمانگو بڕۆ فلان شەپۆل لەوێ چاوەڕێکە ئەچوین لەوێ ئەم بروسکەیەمان بۆ دەخوێندەوە ئەویش دوای ئەوەی کە بروسکەکەی وەردەگرت شی دەکردەوە ڕقەمەکانی دەکردەوە ئەنجا دوای ئەوە ئەیدا بە فەرمان لە پرساوی مەڵبەندەکە چکە ئەم لە مەڵبەندا بوو کە ئەی خوێندەوە ئەو کات جوابی ئێمەی دەدایەوە ناوەرۆکەکە هەر شتێک بوو بێت تەما مادەم ئێمە لە سەردەمی ڕاپەڕینە ئەژین و یادی ڕاپەڕینیشە عەدەد بێتەلەکانمان لە دوای ئەوەی کە
وەزعەکە ڕوون بووە کە لە سوپای عێراق دەدرێت و بێ لە کوێت بێ مەرج بکشێتەوە وا بووە چوەکرا چۆن هێزی پێشمەرگەی کوردستان هەمووی کۆکرا و لە بەتالیۆنەکان ڕێکخراب و عەدەد بێتەلەکانی ئێمەش لەگەڵ ڕەتڵەکانی هێزی پێشمەرگە بۆ دابەزین بۆ ناو شارەکان هەر شوێنە تقریبا دەڕەتڵ بوونی دەڕەتڵ بوو هەر شوێنە و جاری وها بۆ دوو عەدەد بێتەل و جاری وا بۆ یەک عەدەد بێتەل بووە ئەمە یعنی پلانی ئێمە ئەوە بوو کە لەگەڵ عەدەد بێتەلەکان لەگەڵ بە جیهازەکەیەوە بە پشتی خۆی هەڵی گرێت تا طبعاً قورسی جیهازەکە نزیک 14 کیلۆیە بێجگەلەوە ئەگەر پاتری خۆی لەگەڵ نەبوایە ئەبوایە بە پاتری سیارە ئیشی پێ بکە یعنی ئەمە ئەرکێکی قورسە یعنی تۆ 20 کیلۆ 25 کیلۆ جگە لە تاقم و تفەنگ و کۆمەڵێشت پێداویستی خۆت یعنی ئەمە زەحمەتە بەڵام یەک ڕوحێک هەبوو لە ئەوم بیر نەچێت لە نێوان هێزی پێشمەرگە دائیمەن هێزی پێشمەرگە ئەوانەی کە ڕۆیشتن بە جەولەکان هاوکاری عەدەد بێتەلەکان نەکرد جاری وا بووە هەر یەکی دەدەقا جیهازەکەیان بۆ هەڵگرتووە ئەگەر بە شەرتێک لەسەر پشتی وڵاق نەبوو بێ یعنی ئەو کاتە چکە مەسەلەن زۆرترین کات یان پێ بووە یان ئەگەر هین بووە بەڵام ئەو کات عەدەد بێتەل و عەدەد بیکەیسی و ئاربیجی دائیمەن ئەوانە زیاتر تۆزێ ئێحتیمامی بێت چکە چەکەکان قورس بوو و عەدەد بڵێن جیهازیش هەر قورس بوو بۆیە زۆر کات ئەگەر وای پێویست کردایە ئەبوایە وڵاغی بۆ بژیری ئەگەر نا هێزی پێشمەرگە لە بینی خۆیانە ئاوا 5 دقە 10 دقە 5 دقە 10 دقە گۆران پێ یارمەتی عەدەد بێتەلەکان دەستەکانە خۆش بێت مامۆستاوەکو دوا قسەت لە ساڵیادی ڕاپەڕین و چیت ماوە کە با ئێمە بە بینەرانی بڵێیت ڕاپەڕین دەتوانم بڵێم لە زۆر چەندین ساڵە زۆر خەڵک ئەڵێت کارێکی سەرپێیی و خۆڕسک و نازانم چی کۆمەڵێ لەو بابەتە قسانە بەڵام بەڕاستی ڕاپەڕین بەرنامەیەکی تۆکمەی داڕێژراوی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو و وەکو کە خەلیدی پێشتر هەم ئەندازیاری جێبەجێکردنی ئەو پلانە ڕەوانشاد نەوشێن مستەفا بوو و ڕاپەڕین زۆر ئامانجی بۆ ئێمە هێناوەتە مەسەلەن طبعاً ئێستا حکوومەتی هەرێم و پەرلەمان و کۆمەڵێشت ڕەنگیش بە گلێشمان هەیە بەڵام ئەمە ئەوە ناگەێنێت کە ڕاپەڕین گرنگ نەبووە ڕاپەڕین گەورەترین وەرچەرخان بووە لە مێژووی بزوتنەوەی ڕزگاری خوازی چونکە ئێمە وڵاتی گەلێک و وڵاتێکی ژێردەستی بەعەس بووین ڕاستە بەڕاماڵینی بەعەس و یەکگرتو طبعاً ئەمە پێش هەموو شتێک یەکگرتوویی گەلەکەمان بووە لە چەکدارەکانەوە لەگەڵ هێزی پێشمەرگە لەگەڵ جەماوەر یعنی جەماوەر ڕۆڵی سەرەکی هەبووە لە ڕاپەڕین ئەجی ناخۆ بۆ نمونە ڕەنگ بێ ئەم ڕۆتڵەی کا خالید و ئەوان 200 پێشمەرگە بوو یان 250 پێشمەرگە بوو بن تا ئەمان گەیشت پێشمەرگە پشت و پەنابە بۆ جەماوەر بۆ ئەوەی دەسەڵاتی بەعزرا بماڵ دەستەکانە خۆش بێت کاک خالید وەکو دواوەتە لە ساڵیادی ڕاپەڕین ئەمێ بزانم تۆ چیت هەیە وەڵامی ژێر وەکو مامۆستا باسی کرد دیارە زۆر کەس گلەی و باس وواکە لەسەر ڕاپەڕین بەڵام ڕاپەڕین پرۆژەیەک بووە ئەگەر ڕاپەڕین نەبووە بەڕاستی سان بەرنامەیە نابوو پێش هەموو شتێک یانی ئەو ئازادیە نابوو کە قسەشی لەسەر بکەین بەڵام بە هەموو حاڵەتەکان ڕاپەڕین پرۆژەی بووە بۆ ئازادی کوردستانی تر لە دوای ئەو مەردووداتی چی ڕۆشت و چی هاتووە و چیان لێ کردووە ئەویان جیاوازە بەڵام من لە دواوتەیە ئەواڵم ئەو کتێبەی کاک مەختیار مستەفا و کە منیش ئامادەم کردووە سەرجەم ئەو دۆکومنتاریانی تایە کە کەس ناتوانێت نەحرفێکی لێ زیاد کە نەحرفێکی بۆ کەم کە و کەس ناتوانێت ئاوەژووی کە ئەو مێژووە و نووسراوەتەوە مێژووی ساڵی هەشتا خوێنەوە تویەکی یەشێتی نیشتیمانی کوردستانە کە ئەکرێ هەموو کاتێک سوودی لێوەربژیرەوە بزانێت کە پێشمەرگە لە چ ژیانێکا بووە چی کردووە چۆن پلانی داناوە چۆن جێبەجێ کردووە
وەکو ڕۆژی ڕوون پێشکەشی ئێوە شێکین دەستەکانتان خۆش بێ گەورەتان کردین ئێمە طبعاً شان بەشانی هێزی پێشمەرگەی کوردستان عدد بێتەلەکانیشمان شەهید بوون ڕاستە بێگومان یەکێ لەو هاوڕێ عەزیزانەمان کە شەهید بووە سەید نووری لەگەڵ شەهید حەمەرش لە منتقەی دووسخورماتوو لەلایەن مجاهدینی خەڵقەوە شەهید کراوە دووەم شەهیدمان لە کەرکووک ڕابەر فەتاح شێخۆ طبعاً جگەلەوە ئێمە پێشتریش لە سەردەمی ئەنفالەکانە عدد جیهازمان کاک عەبدوڵڵا هەینی ئەمانە شەهید بوون یعنی ئەو دوانە هەردووچیان بێسەر و شوێن بوون ئێستاش نازانین کە چارەنووسیان چییە دەستەکانە خۆش بێ ڕۆحیان شاد بێت سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ زانیارەکانتان زۆر پێخۆشحاڵ بوون کە ئەوڕۆ لای ئێمە بوون بەڵێ سپاس بۆ هەردوو بەڕێز خالید حسێن و مامۆستا عوسمان عومەر کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەلامان بوون بەڵێ عزیزانم ئێستاش پەیامنێرمان شاهۆ بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کەلارەوە لەگەڵمانە شاهۆ سڵاو لێوێ بەیانیت باش بێت ئەمە بزانم کە ئەو چالاکیانە چین کە بۆ ڕۆژی ساڵیادی ڕاپەڕینی کەلار بەڕێوە ئەچێت سڵاوتان لێ بێەوەن کاتە باش ئێستا ئێمە لەسەر قەڵا سەربەرزەکەی کەلارین 29 ساڵ پێش ئێستا پێشمەرگە و جەماوەری ئەم شارە دش بە دام و دەستگا ئەمنی و سەربازیەکانی باعز ڕاپەڕینێک بە جۆرێک کە تا ئێستاش لە بیرەوەری هاوڵاتیان و ئەو کەسانی کە بەشداریان کردووە ماوە من ئێستا کۆمەڵێک میوانم لەلایە کە بەشداری حەقیقی ئەو ڕاپەڕینە بوون ڕاپەڕینی کەلار و ناحیەکانی دەوروبەری من سەرەتا دەچمە لای ئێوە سڵاوتان لێبێ ئێوە وەکو پێشمەرگە کە ئەو کاتە لە ناو شارە جمەژۆڵ دەستی پێکردبوو ئێوە چۆن خۆتان ئامادە کردبووە چۆن هاتنە ناو شارەوە ئەو کاتی لە ڕاپەڕنەکەی کەلار سپاس بەخێر بێن پێشەکی سڵاو بۆ ڕۆحی ڕێبەری هەمیشە مەزن جەنابەی سەرۆک مامجەلان سڵاو بۆ سەرجەم شەهیدان پیرۆزبایی ئەم ڕاپەرینشدا لە سەرجەم کۆمەڵانی خەڵکی کوردستانەکەم پێشتر ئێمە پێش ئەوە بەرنامە داڕێژرابوو بۆەوە ئەلبەتە یەکێتی نیشتمانی کوردستان هەر لە پاش ئەنفال مەفارزی پارتیزانی مایەوە کۆمەڵێک بەڕاستی وەکو شەید حەمەڕەش شەید مەلا ئەحمەد شەید محەممەد مەعازە شەید ئەحمەی حاجی ڕەشی و شەید جەوهەر شەید حەمە ئاخا ئەمانە داهێنەری ئەو داهێنان نوێی خەبات بوون لەگەڵ کۆمەڵێک کەڤالیش کە ئیسە لە ژیانان کاک محمود سەنگاوی کە عەدنانی حەمیمینا کاک عوسمانی حاجی مەحموو و دوای مەفارزی پارتیزان بەڕاستی ناو بەناو کە یەکمانە گۆڕی واتینە خوارەوە من بۆ خۆم لەو مەفرزەیە بووم کە 6 مانگ پێش ئەوە لەگەڵ شەهیدی فەرماندە شەید حەمەڕەشاتی نەخوارەوە و مامۆستا جەلال و کاکاواتی شێخ جەناب و سەلاحی کوێخا و تۆفیقە خڕە و ڕەمەزانی حەمە عەلی و شەید عەلی سوور و شەید سەباح زەمانگەوی و شەید هەژار و شێخ لەتیف و کۆمەڵە هەواڵی تر پێکەوە هاتی نەخوارەوە لێرە پەیوەندیمان کرد بە خەڵکەوە و بۆ ئەوەی هاتنە ناو شارەوە هێزەکانی بەعش لەکوێ بوون و بزەبەت ئێوە لە شوێنێکی کەلارەوە هاتنە بڵێ ئێمە بێگومان چۆن هەروەکو ڕاپەڕین ئەو شەرەفەی بە منتیقەی ڕانیە و شەرەفی دەواازەی ڕاپەڕینی پێ بە باڵا بڕا ئێمەش دەواازەی ڕاپەڕینی گەرمیان باوە نور بوو بیدایە لە باوەنورەوە هاتین و خەڵکی باشی تیا بوو هاوکاریشمان بوون پێشتر و دەواازەی ڕاپەڕینی گەرمیان باوەنور بوو کە لە باوەنورەوە هاتینە ناوەوە کە لە باوەنورە دوایەوە هاتینە کەلار لە ناو کەلار و لە هیچ شوێنێک لە ڕاستیە ئێمە ڕوبەڕووی هیچ ڕوبەڕووبوونەوەیەک نەبووین چونکە هەم شانە چەکدارەکانمان هەم ڕێخستن هەمە و پێرمەگە دێرینانە کە بەڕاستی و زورفە لە یەکدایی بڕی بووین ئەوانە دەوری باشیان بووە دام و دەستگەکانی بەعسیش خۆیان لە بەردەم هەڵمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستانە پێ نەگیرە ئەلبەتە ئەمە یەکێک لەو شوێنانەیە قڵای شێوانە هەم بۆ خۆشی بووە بە بەشێک لە مێژووی ڕاپەڕین بۆ بە خاوەنی بەشێک لە سەروەریەکان و ئەو سەرکەوتنە ئێمە لەم شوێنە ڕوبەڕووی بەڕاستی مقاومەی بەعس بووینەوە لێرە چەند ناقلەیەکیان ما بوو لێرە کە سووتێنران ئیتر لێرە بەدواوە ئێمە بەشەر حکومەتی بەعسمان دەرپەڕان بەڵام تا ئێرە بەڕاستی ئەو کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەو هەموو زوڵم و زۆرەی کە بەعس کردبووی کۆمەڵانی خەڵکی کوردستان تەقیەوە ڕووی دام و دەستگادا پرۆسەنەرەکانی بەعس و بەعس خۆی پێڕا نەگیرا لە بەردەم هەڵمەتی جەماوەرە
مامۆسا ئێوەش بە هەمان شێوە پێشمەرگە بوون و دواتر لە کاتی جموژۆڵی ناو شار هاتن ناو شارەوە ئێوە پێشتر ئاگاتان لە وەزعی ناو شار بوو ینی چۆن ئاگاتان لەو جموژۆڵە بوو کە دەنگۆی ڕاپەڕین هەیە یان ئێوە چاوەڕێی سەرکرداییتانەکە بۆی بێن ناو شارەوە ئێمە ئضافەتەن بۆ قسەکانی مەلاحموو کە پێشتر قسەی کردووانە ئێمە ئامادەکاریمان لێوە کردبوو لێوە ئاگداری ناو شارکراوە طبعا ێژێ و منە شەرارەتی تەندە لەهیب هەموو ئەم هێزانی ناو شار بە هێزی پێشمەرگە و بە هەموو یعنی بڵێن بەو خەڵکانێشەوە کە دش بێ ئەمە بۆ بەعز بەکاری هێنابوو بۆ خزمەتی خۆی لەسەرەوە بەرنامە ڕێژی کرابوو نامەیان بۆ نێرا بۆ ئاگدار کرابوونەوە کە ڕاپەڕین دەست پێەکە کە بڵێن بەو شێوە هینەکەەوە لە چ شوێنێکۆ هاتە ناو کەلارە باسی ئەممە هینەوە هاتین تی لە کۆهوانەوە ناوە هاتینە بڵێ هێزەکەمان لەوێەوە هاتین و بۆنی کەشوهاوە ڕۆژێک تاخیر بووین لە هینمانە لەو چەمەی خۆرخۆڕە بۆ بڵێن 2 ڕۆژ تاخیر بووین لە ڕۆژی نوۆی مانگن لە پشتی پارێڵەوە هاتینە خوارەوە ها یەکەم شوێنمان بڵێن کە ڕزگار بوو باوەنور بوو دانرابوو نۆی مانگ دەست پێ بکات یعنی کاتەکە دانرا بۆ حوتی مانگ ئەڵێن بەهۆی کەش و هەواوە کەوتینە نۆی مانگ کەوتینە نۆی مانگ ئەوانە بەهۆی کەشەوە بارانێکی زۆر بۆ ئەوانە بوو ئیتر لە بەرەوە دواکەوتین ینی ئامادەکاری باشیش کرابەوە ئەوە بڵێن ئامادەکاری نەکرابوو بەو شێوە خۆش بێ طبعا نەکەری ئەمە ئامادەکرا کاریمان کردبوو وەکو باسم کرد لە ئینێ ڕادیۆکەشتەوە بۆ ئایندا هەر بۆ ئێوەش گەلی کوردستان ڕادیۆی گەلی کوردستان گەورەترین دەوری هەبووە بۆ ئامادەکردنی خەڵک و یعنی بڵێن بۆ ئامادەکردنی ئەو جەوەی کاکجلال دیارە پێش کاکجلال یەکێک لەو سوپایانەی کە بەشداری حەقیقی بوون لە ڕاپەڕینی کەلارە سوپای ڕزگاری کوردستان بوو کە بە سترک زیاتر ناسراوە کاکجلال خۆ یەکێکە لەو ینی ئەندامی ئەو کاتێ ئەو سترک بوو کاکجلال ئێوە ڕاپەڕینەکەتان لەکوێوە دەست پێ کردووە کەلار وەکەوەی کە بزانم کرابووە 6 ناوچەوە 6 ئاماژ دیاری کرا بۆ پێشمەرگە بۆ جەماوەر بووی لەوێەوە ڕاپەڕینەکە زیاتر بدەن لە دژمن زۆر سپاس پیرۆزبایی لە خەڵکی لە گەلی کوردستانەکەین بە تایبەت شاری کەلار بە بۆنەی 29 من ساڵی ڕاپەڕینە مەزنەکەی کوردستان دیارە کەلاریش نۆی مانگ دیاری کریا نۆی مانگ پێشتر ئێمە ئامادەسازیمان کردو ڕێکخراو سلێمانی ئامادەی خۆی سازدا و کار نووسرامان بۆ دائەبەزی ئەو نووسراوانە تەوزیعمان کردە سەر شانە چەکدارەکانی حکوومەتی عراقیە زۆربەی ئامرسریە و فەوجەکان بە تایبەت فەوجی فەوجی ئەنوەری حەمەڕەزا فەوجەکەی فەتاحبەک ئەو کاتە فەتاح خۆی لە بەغدا بوو حەسەن ڕەحمانبەک سەرپەرشتی کرد هەموویان پەیوەندیان بە یەکێتی نیشتمانی کوردستانەوە کرد زۆربەی ئەتوانم بڵێم سەرجەمیانیش پەیوەندیان کرد دیارە ئێمە شانەی چەکدار بووین کەلار کراوە 6 مووقعەوە ئامانجەوە کە بتوانین دەست بگین لەسەرەوە لەگەڵ ئەو شانە چەکدارانەوە پێشمەرگە دێرینەکان کە پێشتر هاتوونەوە ئەوانەی کەم بڵێن لە 1970 لە دوای ئەنفال تەسیم بوونەوە ئەوانەیشە بوونە شانەی چەکدار وەزائیدەن ئەوانەی کە ئەو هێزانەی کە لە دەرەوەی کەلار بوون لە ناوچەکانی خۆمان بوون چەند سعاتە کەلار تاو کەلار خۆی ئەوە سعاد و دەچی پێ بکە بەڵام سعاد 11 حکوومەتی عراقی کۆپتەرێک هات نیشتەوە هەموو زابط و مەسوولەکانی لە کەلار هەڵگردو بن ئیتر تەقۆپۆقێکیش بوو کابرایە کوژا لە ناو بازارە ئەوە بوو هەوەی ئەوەی ژڵژانی حکوومەت عراقی حکوومەت عراقی خۆی پێ نەگرا هەموو هێزەکانی دەرچوون چوونە ڕیانەوە و بۆ نامەڵی هاوڵاتیان پێشمەرگەل لەگەڵ دیلەکانە چۆن بوو زۆر باش بوو ینی ئێمە خۆمان لە ناو فەوجی لە ناو ئستخباراتە خۆم لەگەڵ محموم رایەلیە ئەو کاتە پێش هەموو کەسێک محموم رایلی چۆن ناوە وتم کا محمود چۆن ناوە ئەمە خەڵکی تایە 5 مان دەرکرد لەورا جوندیمان لە سجن بوو دەرمان کرد ئەومان بردمان لە ناو بازار وتمان ئەوە ڕێگەی خۆتانە بوو خۆتانەتوانن بشنە دواوە و یەکەم کەسیش من لەگەڵ علی بەروتە چوومە ناو منەظەمەی حکوومەتەوە دوای هاتینە ناو ئەمنەوە هەموو کەرەسەکانمان ئەوەی کە بڵێن فایل و ئەوانە هەمومان کۆ کردەوە برادرانمان تریش لەناو فەوجی فەتاح بوون بەشێکیان لە تەقویەکە بوون بەشێکیان لەو فەوجەی لە گازینۆ بوون بەشێکیان هاتون بۆ قڵایشەوە هەموو بەبێ کێشە بەبێ میشتینەک دەستمان گرت سەر شارەکەیە لەگەڵ خەڵک
مامۆسا یەکێک لەو شوێنانەی کە دیاری کرابوو فۆجێکی جاشەکان بوو لە ناو کەلارە کە بۆ ئێوە دیاری کرابوو و بۆی دەستی بەسەرا بکرن ئێوە کە ڕۆیشتن شۆن توانیتان ینی بە گفتوکۆ بە زمانی گفتوکۆ یان بە زمانی چەک توانیتان ئەو فەوجە لە ژێر دەسیوان دەبێت سەرەتا سەر و ڕێز و نەوازش بۆ شەیدانی ڕاپەڕین و گشەیدانی ڕێگای کورد و کوردستاندا ئەنوێنم ئێمە ئەو هێزە چەکدارانەی ڕژێمە کە لە ناو شارە بوون بە تایبەتی کوردە چەکدارەکان فەوجی خەفیان پێیانەوت پەیوەندیمان پێیانەوە کرد نامەی مەکتەب سیاسیدا هەمویان لە هەمویانمان خۆش بوو نامەی مەکتەب سیاسی درابوو پێیان و خۆیان ئامادەبوون فەوجەکان تەسلیم بکەن ئەو فەوجی سەد لە کەلار بوو یا فەوجی فەتاحبەرگیان پێ ئەوە لە نێو یارگای کەلاری ئێستاە من ڕاست پێراوم لەگەڵ چەند هەڤاڵێکی ترە لەوە کاک بەرزان خورشید کاک مەجید ساڵح لەگەڵ کاک عەلی نەریمان چوونە بۆ ناو فەوجەکە و یەکسەر بێ بەرگریکردن فەوجەکەیاندا بە دەستمانەوە لەوێ جێگیری فەوج لێوێ بوو کاک حەسەن عەبدوڕەحمان بەک دەورێکی باڵای هەبوو تەنها ڕووداوێکی بچووک ڕوویدا دوو چەکدار هاتن ئاگیان نەبوو لە دنیا خەریک بوو تەقە بکەن لێمان بەڵام هەر لەو جێگا چەکیانمان کرد و کێشەکە کۆتایی پێ هات مامۆستا ئێوەش هەر یەکێک بوون لەو بەشدارە حەقیقانەی کە لە ڕاپەڕینە ڕۆڵتانە بووە ئێوە لە ناو کەلارا بوون و لە چ ڕوویەکەوە لە ناو ڕاپەڕینەکە بەشداریتان کرد لە ڕاپەڕینی کەلار باڵێ سەرەتا سەری ڕێز و ناوازش بۆ سەرجەم شەهیدانی ڕێگای ڕزگاری کوردستان سڵاو ڕێز بۆ پێشمەرگە کەمەندان بۆکان ڕاپەڕین خاڵێکی وەرچەرخانی گرنگ بوو لە مێژووی سیاسی میلەتەکەمانە ئەو ڕۆژەی کە ڕاپەڕین ڕوویدا لە 9 سێ لە کەلار ئێمە ئەوەی کەوتە ئەستۆمان تەقویەکەیە کە فەوجێکی عسکەری لێبوو کە ئێمە ڕۆیشتین ڕوومان کردە فەوجەکە سەربازەکان هاتنە سەر ساترەکە و دەستیان بەرز کردەوە و خۆ بەدەستەوەدانێک ئیتر چوونە ژمارەتان کەم بۆوان زیاتر بوو بەڵێ مەجموعەیە گەنج بووین بەڵام کە ئێمە چوونە ژوورەوە خەڵکی گەڕەکان و دەوروبەروانە هەموو هاتن ئیترەوانی شوورەیان ڕووخا وەزایان بینی خۆیاندا بەدەستەوە من خۆم لەگەڵ زابتەکە قسەم کرد وتمەوەی شیەوە تەواو بووە بێرە جێبێڵن وتی باشە بەڵام مەترسیەوەمانە بوو تەقەشت بکەن پێم وتم چەکوشتەکانتان لەکوێوتی هەمووی لە مەجەبە و تەسلیمی ئێوە یەکەین ئەو ویترێمێچەکان هەنیکیم دابش کرد بەسەر خەڵکەکەیە و بە سەلامەتی دەرچوون و کەس خوێن لە پەنجەی نەها زۆر بە سەلامەتی چوون ڕۆژێکی مێژووی گرنگ بوو بەڕاستی کاک حەسەن یەکێکە لەو پێشمەرگانەی کە لە سوپای سرکا بوو و دواتریش لە ڕاپەڕینی ناحی سمودیە و کاتە و ناحی ڕزگاری ئێستاە بەشداری کردووە دیارە لە 9 مانگە تەنها لە ناو کەلارە ڕاپەڕنەکە نەبووە لە ناحی باونەوەکەوەی دەواازەی ڕاپەڕینی گەرمیان بووە دواتر لە ناحی ڕزگاری و لە ناو شاری کەلاریش کاک حەسەن ئێوە لە ناحی سمودی ئەو کات و ڕزگاری ئێستاە ڕاپەڕینەکەتان چۆن هەڵگیرسان و لەکوێوە دەستان پێکرد ینی هەر لە کەلارەوە ڕۆشتیان لە بڵێن لە باشووری شارەکە و ناحەکەەوە دەستان بەڵێ لە یادی ڕاپەڕینە هەزاران سڵاو لە ڕۆحی گەورەی مامی گەورەمان هەزاران سڵاو لە ڕۆحی بەردەفڕی شەیدەکانمان هەزاران سڵاو لە ڕۆحی ئەنفالە ئازیزەکانمان پیرۆزبایی لە هەموو جەماوەری کوردستان و هێزی پێشمەرگەی کوردستان دەکەم لەو کاتانەدا ئێمە سوپای ڕزگاری کوردستان سرک بووین مەفرەزەیەک بووین تێکاوتین لە 5 کەس خۆم سەرپەرشتیمەکردن سەرەتا لە منتیقەی باوەنور و ئێمە نان و شتمانە برد بۆ پارتیزانەکان ئەو پێداویستی و پاتری و ئەوانە نانوانەمان بۆ ئەبردن دوایەوە لە ڕێکخراوە ئێمەیان ئاگدەر گرونتیان فریای شارکەون خۆتان ئامادەکەن ئێمەش هاتی نامی پارتیزانەکان و ڕێکخراومان بەسەر مستەشار و ئامرسریەکانە دابەشە کرد یەکێک لەوانە کە نامەی بۆ من نارد ئێستا ماوە کاک سەڵاح کوێخا 17 نامەی بۆ من نارد یەکیاندی بۆ خۆم بوو 16 بۆ ئامرسریەوانە بوو لە ڕێگەی خزمێکی کاک سەڵاح و کاک عەلی مەحمووی ناوە هەموویمان دابەش کرد و خۆمانمان ئامادە کرد بۆ 9 مان کە لە سمود بە تەمایەوە بین ڕوبەڕوو بوونەوە بەڵام تەقەیەکی کەم بوو دەرچوون حەقە لێرا باسی بکەین یەکەم مەفرەزەی پێشمەرگە کە هات مامۆستا عەلی پەرلەمان بوو سەرپەرشتیەکردن ئیتر تەق و تۆقێکی وان نەبوو لە کاسن بۆ دووپاتنەوە قسەکی ئێوە مامۆستا عەلی سمودی پێسپێرا بۆ کاتە سەرپەرشتی ڕاپەڕنەکەی سمودی بەڵێ مامۆستا عەلی سەرپەرشتی ئەوەیە کرد
ئیتر ئێمەشکە ئەو خەڵکی دڵسۆز و خەڵکی داغ لە دڵ ڕاپەڕی لەگەڵ پێشمە مەفرەتە پێشمەرگا ڕایان ماڵین هەتاکو منتیقەی سەرقڵاوانە تەقەی وایتیانە بوو تەنها چەند جوندیەک ما بووە لەوێ خۆیان تەسلیم کرد و بەڵێ نێزیان کەچی نەبوو دەستان خۆش بێ کاکامەنگیۆش بێنێرە ئێوە باسی پێشوازی خەڵکم بۆ بکەن لە کاتی هاتنی پێشمەرگەیە بۆ ناو شار یعنی چۆن پێشوازیان لە ئێوە کردووە چۆن هاوکاری ئێوەیان کرد چونکە کاتی ئێوە هاتن ڕاپەڕنەکە تەواو نەبوو لە شارە بوو لە یادی ڕاپەرینە سلااو لە شەهیدان سلااو لە گەرمیانەکان سلااو لە ڕادوی گەلی کوردستان کە دۆرێکی باشی هەبوو بەڕاستی لەو ڕاپەرینە و پێش ڕاپەرنی ژێمە ماوەی 3 ساڵ هاوکارێکی باشی پارێزەرەکان بووین دوای ئەوەش لە ڕاپەرنیشدا کەەوە ئاگدار کردنەوە کە ڕاپەرنی بەڕێوەیە وەکو کاجراوەتی چەند شوێنێکیان بۆ دیاری کردین و توانیمان پێش ڕاپەڕین چەند ڕۆژی پێش ڕاپەرین کۆمەڵێک ئامرسریە و ئەستخبارات و ئەموانە تەسیم بەخۆمان بکەین بۆی کە هاوکار نابن پێشەوەی ڕاپەڕین دەست پێ من بۆ شایەتی بۆیکی لەوانە حەمە حەسن قەرداغی خۆعافکەسەدا ماوە مەفرزەیەکی جاشی هەبوو لەسەر پشتی مەرکەز شوردە بوو کە پێدمان پێوەگرتوتی هەقتانەوێ ئەو مەرکەز شوردە هەمووی لەسەر منە یەک تەقبوتی من تەسیمی دانەکەمەوە علاکولین دوای ئەوشەکە ئەو شوێنە بۆی مەبەسترا بۆ تەقی حاویەکە بوو ئێمە توانیمان لە ماوەیەکی زۆر کەمدا بچین حاویەکەەوە کۆمەڵێک مەسەمسەکاتی باشمان دەستکەوت کە هەمووی مەسەمسەکاتی ڕژێم بوون ئەوانەی کە بەعستی بوون ئەوانەی کە هاوکاری بەعسیان کردبوو هەمووی دەستمانکەوت نارمان بۆ قەڵاچۆڵان منسبەت جەماوەرەوە بەڕاستی جەماوەر کارێکی جەماوەر کردوێت لەبەرەوەی داخدڵ بوو جەماوەر هەر لەگەڵ پێشمەرگە و ڕێخستنە ڕەشان ناو شارەوە ئەو چەک و عینانی ئەو ئەسلحانەی کە دەستان کەوت لە سوپای باز شتان لێ کرد وەکو پێشمەرگە یەکسەر وەکو بەسەر هێزەکانی خۆتانەدا بەشتان کرد یا گەڕێنراوە بۆ سەرکردایەتی چونکە و کاتە چەکێ زۆر لێرەش بەجێمە ناو شەکانە زۆر نەبن لەبەرەوەی من بزانم هەر لە فۆژەکە تقریباً دەور 50 چەکێ بوو دامان بەو خەڵکانەی کە لەگەڵمان نەبوونیت ئەگەر ڕێخستن بووە ئەگەر هاوکار بووە ئەگەر جەماوەر بووە لەبەرەوەی لەگەڵمان نەبوون چەکێکی وا زۆر نەبوو کاتا ئەوەی کە خۆمان هەم پێمان بوو ئەوە بوو ئەوەش کە دەستمان کەوت بەیەکەوە چالاکیمان کرد ئێوەش مامۆستا بێنەیرە مامۆستا ئێوە بەشداری ئێوە چۆن بوو لە ڕاپەڕینەکە ینی لە چی ڕۆیەکەوە بەشداری ڕاپەڕینەکەی کەلارتان کردەوە پێشکی بە خراتی کەناڵەکەتانەکەم پیرۆزبایی یادی ڕاپەڕینیشی لە هەموو خەڵکی کوردستان بە تایبەتی جەماوەری خۆشەویستی چاری کەلارەکەم وڵی زیاتر شتەکان ینی من ئەرکەکانم زیاتر لەگەڵ مامۆستا ئەحمەد و جەلال عەبدوڵڵا و کاک جەلال و مامۆستا جەبار و ئەرکامان لەسەر لەگەڵ ئەمانە بوو ئەتوانم بڵێم زۆربەی شتەکان باس کرد ئەوان ئەرکی ئێمە لە پێشە هەوڵدانمان ئەو بوو کە بۆ دەست بگرینە سەر دامەزەکانی حکوومەت تا نێڵین مەلەفەکان بفوتیە نێڵین ئەو شتانی کە متەلەکاتی ناو ئەو دایرانەیە بفوتی و خەڵک فەرهودی بکە دەستگا ئەوانەی خزمە گوزاریەکان بەڵێ تا وەکو چونە ناو تەخوێکە و فۆجەکەی فەداح بەگو ئەوان خۆشیان هەڵوێسی باشان هەبوو زوو تەسلیم بوون لەگەڵ مەلەفەکانی ناو استیخبارات دیارە لە ڕاپەڕینی کەلارە وەکەوەی کە وتم پێشتر ئاماژەم پێکرد جگە لە کەلار ناحی باوەنور و ناحی ڕزگاری بە هەمان شێوە ڕاپەڕین تایدا ئەنجام دراوە دواتریش جگەل لە ڕاپەڕینەکەی کەلار کە لەم ناوچەیە جۆش و خۆشی زیاتری خەڵبینرا لە ناحێر باوەنور ناحێ ڕزگاری بە هەمان شێوە هاوڵاتیان و جەماوەر لەگەڵ پێشمەرگەی هاوکارێکی باش بوون پلانی ڕاپەڕین لە گەرمیان بە شێوەیە داڕێژرا بوو کە لە کۆتایە بەبێ زیان بۆ پێشمەرگە کۆتایی هات واتە پێشمەرگە کەمترین زیانی گیانی لێرە بۆ ڕاپەڕیندا بوو چونکە بەو جۆش و خۆشەی پێشمەرگە و جۆش و خۆشەی جەماوەر بۆ ئازادی وای کرد کە هیچ بۆشایەک بۆ ڕژێم وە بۆ دژمن نێڵنەوە کە بتوانێت دەست بۆ گیانی پێشمەرگە باد یان بۆ وڵاتیان باد تەنها ئەوە نەبێت کە توانیان یعنی بتوان لێرە هەڵبێن لێرە دەربازیان بێت کە دواتریش ژمارەیەکی زۆر دیلیان لێرە ما بۆەوە کەوتە دەست هێزەکانی پێشمەرگەوە جەماوەر و دواتر بەڕێکران بۆ ناوچەکانی خۆیان لە ناوەڕاست و خواروی عێراق بەڵێ من دەگەڕێمەوە لای ئێوە بەڵێ سپاس بۆ پامنێرمان شاهۆکە بە شێوەیەکی ڕاستە و خۆ لە کەلار و لەگەڵمان بوو سپاس بۆ میوانەکانیشی کە بۆ مایکی گەلی کوردستان دوان بەڵێ عزیزانم ئێستاژ راپۆرتێکمان هەیە لەسەر ڕاپەڕین با بێکۆ بینەری بین و دواتر بەردەوامە بین.
ڕاپەڕینی ئازاری ساڵی 1992 ئەو ڕاپەڕینە جەماوەریە مەزنە بوو کە جەماوەری باشووری کوردستان بە پاڵپشتی هێزەکانی بەرەی کوردستانی ئەو کات و بە پێشەنگی هێزەکانی پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستان بە ڕوویدام و دەستگاکانی ڕژێمی بەعەزدا تەقیەوە. لە ڕۆژی 9 ئازاری ساڵی 1992دا جەماوەری شارەکانی شەقڵاوە و کۆیە و دەربەنی خان و باوەنور و کەلار و سەرقەڵا و کفری بەگشت هێزەکانی ڕژێمی بەعەزدا ڕاپەڕین. ئەگەرچی سوپایەکی زۆر لە هەیبەت سوڵتان جێگیر کرابوو بە چواردەوری خۆیاندا و کوێر ئاساد تۆپبارانی ناوچەکانی چواردەوری خۆیان دەکرد، بەڵام لە بەردەم ڕقی پیرۆزی جەماوەری ڕاپەڕی و هێزی پێشمەرگەدا خۆیان نەگرت و شکستیان خوارد و ئەو ناوچەیە لە چەند ساتێکی کەمدا کۆنتڕۆڵ کرا. هەراو ڕۆژەش لە ناو شەقڵاوە و دەوروبەری تەواوی مۆڵگە و ڕەبیەکانی هێزەکانی ڕژێمی بەعسی داگیرکەر کەوتنە بەر شاڵاوی هێزی پێشمەرگە و جەماوەری ڕاپەڕیوی ناوچەکە. بۆیە لە ماوەیەکی کەمدا ناوچەکە بە تەواوەتی ڕزگار کرا. هەر لە ڕۆژی 9 مانگدا جەماوەری ڕاپەڕیوی دەربەنی خان و باوەنور و کەلار و سمود و سەرقەڵا و کفری بە پاڵپشتی هێزی پێشمەرگەی کوردستان و شانە چەکدارەکاندا بەڕووی هێزەکانی ڕژێمی بەعەزدا تەقینەوە و لە ماوەیەکی کەمدا تەواوی حەوزی گەرمیان لە دەست هێزە داگیرکەرەکانی ڕژێمی بەعەسپا کرانەوە و ئەو ناوچانەی ساڵانێک بوو بەدە زوڵم و زۆری ڕژێمەوە دەیان ناڵاند و زۆرترین ژماری قوربانیانی ئەنفالەکانیش لەوێدا بوو ڕزگار کرا و هەناسەی ئازادیان وە بەرداهاتەوە. مژدەتان لێبێت کە بەما ڕۆژی ڕزگاری کوردستان و دیموکراسی عێراق نزیک دەبێتەوە. بەڵێ عزیزانم لەگەڵتان بەردەوامین ئێستاش پەیامنێرمان کاردۆ بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کۆی و لەگەڵمانایە. کاردۆ سڵاو لێبێ بەیانیت باش بێت، ئەمێ بزانم کە زانیاریەکان لە لای تۆ چین. بەڵێ سڵاو لێوە، سڵاو لە بیلدانی گەلی کوردستان، یادی ڕاپەڕین و ئازارتان پیرۆز، یادی ئەو ڕۆژتان پیرۆز کە گەلی کورد لە پێناو داواکردنی مافەڕەوەکانی خۆی ڕژایە سەر شەقامەکان و حکومەتی بەعسی فاشی ناچار کرد دان بە مافەکانی گەلی کووردا بنێ. دوایە و هەموو زوڵم و زۆرداری بەرامبەر با گەلی کورد کرا. گەلی کورد بڕیاری ڕاپەڕینیدا، ئەمە بوو لە ڕانەی دەواازەی ڕاپەڕینەوە ڕاپەڕین دەستی پێکرد و تەواوی شار و شارەچەکانی کوردستان و بە کەرکوچی قودسی کوردستانیشی گرتەوە. ئەو بوو لە ڕۆژی 9 سێ لە ڕۆژی وەکو ئەمڕۆ ڕاپەڕین لە شاری کۆیا باوکاری هێزی پێشمەرگەی کوردستان و شانەکانی ناو کۆیا کرا. بۆ مەبەستەش من ئێستا چەند میوانێکم لایە کە باس لە ڕۆژی ڕاپەڕینی کۆیە دەکەن، با بزانین لەم ڕۆژەدا لە کۆیە چیان کردی و چۆن بڕیاری ڕاپەڕینیاندا. کاک بارام تۆ یەکێک بوو لەو کەسانی کە بەشداری ڕاپەڕینت کرد لە کۆیە ئەم ڕۆژە چۆن و بڕیاری ڕاپەڕینتاندا و چیتان کرد؟ سەری ڕێز و نوازش بۆ شەهیدانی کورد و کوردستان. طبعا ئەمە لە ساڵی 91 لە زەڵێ بووینە لە قاسمە ڕژنۆکاندا ئەو منتیقانە مقڕەکانمان لێ بووە، بە تایبەتیمە مقڕەکەمان لە قولە هەرمێ بوو کە ڕۆژی طبعا هەفتەك پێشتر کە ئینزاریان کردین وتیان خۆتان ئامادەکەن و بەرنامەکەیە بەرنامەی ڕاپەڕین ئەگەر بەرنامەکە بتوانین بە باشترین بەرنامە پێڕێی بکەین ڕاپەڕین دەست پێ دەکات. تەوان دیارە پیادەی سیاسی بە بەرەی کوردستانی هەموو حیزبەکان بە تایبەتیش یەکێتی بەرنامەی ڕێکپێکی بۆ داڕشت بوو بۆ ڕاپەڕین. ڕەبەن لە 6 مانگ ئێمە کە هاتین بە سەرپەرشتی بەڕێز کاکۆسرەت هاتینە سونێ ڕەت لە چیکەش ئەوانە شاری کۆی هەولێر بوون بە سەرپەرشتی شەید کوێستانی و مامۆستا چەتۆ و کاک شێردل، ئەوانە لە قەڵاتوکانەوە هاتن، ئەمە لە خەتی سونێەوە هاتین لەوێ دەستمان پێکرد لە سونێەوە هاتینە قەڵازێ، لە قەڵازێ سەنگەسەر ئەوانە تەوان هەمووی بە هیچی بەخۆشی نەبوو بە بێن هەموو بە شەڕ بووە هەتا گەیشتنە ڕانێ کە گەیشتنە ڕانێ ئازاد کرا لە بەرەوەی شانە چەکدارەکان لێ بوون شەید عەلی نەبیوان، ئەوانە دەست بەکار بوون و هەموو جەماوەرەکە و
خەڵکەوێ دەست بەکار بوون و پێشمەرگەشی لێ بتەبەن ئێمە مەفرزی کەمان لە کۆیە بوو بۆ بەیانی هاتین دەستمان پێکرد بە دوو بەیانی هاتین هەتا ێزەکانمان هەموو ڕێخستەوە تەبەن شەڕ بوو لە گرجانەوە هەتا دێ کۆیە ئەوە بە شەڕ هاتین بۆ ناو شاری کۆیە تەبەن ئەوە هەندێک جار هەیە باز دەکرێت ڕاستە ئەگەر جەماوەر نەبایە هێزە چەکدارەکانی ناو شار نەبایە ئەو کارە زۆر ئەستەم بوو زۆر زەحمەت بوو بەڵام ئەگەر دانێمەوەکەی شۆڕش و یەکێتی نیشتیمانی کوردستان نەبایە کەس نەیدەتوانی خۆی لەو هێزە زەبەلاحەیی بە عەزبدا لەبەرەوەی بە هیمەتی قیادەی سیاسی سەرپەرشتی بەڕێز مام جەلال کاک نەشیروان کاک کۆشتەت و هەموو مەکتەبی سیاسی ئەوانە سەرکردایەتی ئەو کارە کراک کارێک بوو ئەستەم بوو هەندێک خەڕک هەبوون دەیانگوت دەتانەوێت هەڵەبجەچکە دووبارەکەنەوە ئەمان ناکرێ ئیشەکە خەڵک سەدام چیمای لێ دەدا ئیبادە دەکرێن زۆر ئەلەو شتانە باز دەکرا بەس ملمان دا ئەو ئینتیفازەیە بۆی کە بتوانین چۆک بە عەزدا بدەین بەو کەسانەدا بدەین کە خەرچیان زیندە بە چار دەکرد و خەرچیان چیمێ باران دەکرد و دووبارە ڕوبڕویان بووینەوە هاتین تا شاری کۆیە تەمەن لە شاری کۆیە بە سەرپەرشتی برای بەڕێزمان کە گێڕابەر ئەو سەرپەرشتی شاری کۆی دەکرد لەگەڵ کاک تۆفیقەکانی وەتمانی ئەوانە پێکەوە بوون و سەرپەرشتی ئێمەیان دەکرد لە کۆیە کە هاتین دوای شەڕێکی زۆر و تەوان تقریبا وازم 37 شەهید درا ئەوجا کۆی ئازاد کرد کۆیە بە سەپرەی دەستان ئازاد نەکرا وەک هەندێک شوێن بەس لەبەرەوەی هیمەتی ئەو پێشمەرگانە کە پێشمەرگیان لە پشتوو خەڵکە بەڕاستی وازیان لێنینیان و تا کۆڵیان پێدان دوای هاتنە ناو شار هەستی خەڵک چۆن بوو چۆن بەشداریان ڕاپەڕینەکان کرد بە گروتینەوە چیان دەکرد تاوان یەکشت شایدی ئەوەی دەدا کە خەرچی شاری کوێیە کە سەتاسەد بەشداریان کرد و زۆر بە حەماسەت بوون 37 کەس شەید بوو لە کوێ جگە هەندێکیان پێشمەرگە بوون شەید زەوهەر و داوای لێ بڕن دەکەم مەجموعەچکە شەید بەهرام و ئەوانەی کا من لە یادم بن و لە پێشچاوم بن ئەوانە کە شەید بوون ئەوانەی دی وابزانم هەمیان هەر خەرچی هاوڵاتی و خەرچی ناو شار بوون من میوانشتریشم لە کاگە لێگە بفەرمون بێرەخوانم بابزانین لە قەزای کۆیە کاتێک ڕاپەڕین کرا خەڵک بۆچی ڕاپەڕینی کرد ئامانجی لە ڕاپەڕین چی بوو ئایا دەستکەوتەکانی ڕاپەڕین تاوەکو ئێستا چی کرد کورد و لە هەمان کاتدا خەڵک چۆن بەشداری ڕاپەڕینی کرد دەستکەوتەکانی ڕاپەڕین دەستکەوتەکان معلومە لە پێسایی هەمومان ئێستا لە سایە ئەو حکوومەتەوە لەسا ئەو ڕاپەڕینەوە هەرێمەکمان هەیە بنای هەرێمی کوردستان حکوومەتێکمان هەیە بنای حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانمان هەیە دەستکەوتەشی مەزن و گەورەیە ڕاپەڕینی چۆن دەست پێکرد لە زوڵم و زۆری ئەو ڕژێمە بوو کە کوردی ئەنفار کرد کوردی چیمیا باران کرد زوڵم و زۆرەشی زۆر بەرامبەر کورد هەدەفی بوو کورد بسڕێتەوە لە زوڵم و زۆرانە بوو کە میلەتەکە هەموو بێزار و هێزی پێشمەرگەش ئەوەی کەما بووە ئەمە هاتنەوە شاری ئێمەیان ئاگدا کردەوە شانە چەکدارەکان دروستکەین ئەمە وەکو شانە چەکدارەکانی بروزی لە کۆی مەفرەزەشی گەورە بوون ناوی هەمویانم پێ ناگوترێ دوێ داوای بلێون دەکەم ناوی کەس ناینم شانە چەکدارەکانمان دروست کرد ئەمە وەکو خۆم وەکو گەڕەشی سەربا بوون گەڕەشی گردی جوەکانی پێدرن لە گەڕەش جەمعی ئەو ڕۆژێک کە ئاگدا کراینەوە دەست بە ئینتیفازە بکەین شەوێ بروسکەی بۆ لێدانی لە گەلی کوردستان و جێمان لە بروسکەکەی بوو ئەمە هاتین فەبیعی دەستمان بە ڕاپەڕین کرد هەر کەسە و ئەمن و کاک شێروان چەکمان پێ بۆ شێروانە سوور مەزموع ئەخەرکەشیش کە هەر شانە چەکدای بروس و بەرام چەکمان بۆ نەهاتووی ئێستا ئەوانیشمان بەگەر کەوت جەماوەڕیش زۆرشمان بەکەرکەوت ئەو چەکدارانی کە ڕژێمیش بوون هەموو کەسوکاریان ئەنفاکرا بوو ئەوانیشمان بەگەر کەوا بوو ئێمە لە گەڕەکی گردی و ئەرکوانەوە لە منەزەمەمان کرد هەر لەگە ڕێژی ئەەکەم منەزەمە ژیرە دوای جاشەکانی قاسماغە لە سەبانی مەکتەبی ئولا بوون ئەوانە مقاومەش زۆریان کردو بە ئاربیجی و ئەوانە لیانداین ئەمەش ئاربیجێکمان لە کاگاشتی وەگرت پێشمەرگە بوون هاتبوون ناو شاری ئاربیجێکمان لێوەگرتن لەگەر ئەو برادرانەی کە لە شاریەوە چەکداری ڕژێم بوون بووینە مەفرەزەشی باش مقاومەشی باشمان کرد هەتا مەکتەبی ئولاشمان گرت زۆر سپاس بە بەشداریکردنت سپاس بەڵێ دوای ئەوەی کە خەڵکی کوردستان بڕیاریدا لە دەست ڕژێمی فاشی بەغدا
ببێت بە حکوومەتێکی سەربەخۆم و گەلی کورد ڕاپەڕینی کرد و لە دوای ڕاپەڕین دەستکەوتەکانی ڕاپەڕینیش حکوومەتی کوردی و پەرلەمان و چەندین دەستکەوتی گلیک بوو بۆ گەلی کورد بەدەسات هەرچەندەم ساڵ بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە هیچ یادێک بە یادی ڕاپەڕین لا سووری کۆی ئەنجام نادرێت بەڵام ئەم یادا لا درو دەرونی کۆیەکانەوە هەر زیندیەوە بە بەرزی و بە شەکاوەی دەمینێتەوە من دەگەڕێمەوە لای ئێوە. بەڵێ سپاس بۆ پاملێرمان کاردۆ کە بەشێکی ڕاستەوخۆ لە کۆیەوە لەگەڵمانە بوو و سپاس بۆ میوانەکانی بەڵێ عزیزانم تەواوی بەرگە بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن تا سبەینێ شاد و کامەران بن.